نیۆڕۆی هەموو لایەکتان باش بەڵێ دەست بە کۆبوونەوە کەمانەکەین بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بە ناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی پاییزە ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێریەکی پاشنیوەڕۆ دەست پێ دەکەین. ئێستاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو لەگەڵ ئامادەبووان و ئامادە نەبووان بە مۆڵەت و ئامادە نەبووان بە مۆڵەت و بەبێ مۆڵەت لەگەڵ بەرنامەی کار بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بورگەی یەکەم و دووەم و سەیەم لە مادەی 16 بورگەی سەیەم لە مادەی 18 بورگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێریەکی پاشنیوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 8 نۆی 2020 بەم شێوەیە بێت. یەکەم بەردەوامبوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم خستنە ڕووی دەنگدان لەسەر پێداچوونەوەی چەند مادە بورگەیەک یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر و کارتێرەکە عەقلیەکان لە هەرێمی کوردستان بە هەردوو زمان کوردی و عەرەبی کە بە بریاری ژمارە 4 ساڵی 2020 سەرۆکایەتی هەرێم گەڕاندراتەوە بۆ پەرلەمان بە پێی حکمی بورگەی یەکەمی مادەی 95 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سێیەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای لە ئەستۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بە پێی حکمی بورگەی چوارەمی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاردە بە زیادکردنی بورگەیەک و ڕێزبەندی چوارەم بۆ بەرنامەی کاری ژمارە 3 ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 8 نۆی 2020 بەم شێوەیە خوارەوە. چوارەم سوێند خواردنی پاڵێورا و بەڕێز عومەر عەبدوڵڵا فەتاح محەممەد لە شوێنی ئەندام پەرلەمان دەست لە کارکێشاوی سۆران عومەر سەعید بە پێی حکمی مادەی 27 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 2 ئاسایی بە پێی حکمی مادەی بورگەی دووەم لە مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 2 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی پێشنیوەڕۆ ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 3 نۆی 2020 بەم شێوەیە خوارەوە بوو. دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئەندامانی ئامادەبوو بە مۆڵەت و بە مۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان. سێ دەستپێکردنی بورگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. چوار خوێندنەوەی دووەم حوتەم مادە لە کۆی کشتی 14 مادە لە پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی کردنەوەی خولی پاییزەی ڕێکەوتی 3 نۆی 2020 بەیانی هەمویان مۆڵەتیان پێدراوە. پێشەوە تاڕ مستەفا، جەلال محەممەد عەبدوڵڵا، جەمال حوێز مستەفا، خەدیجە عومەر تاها، دابان محەممەد حوسێن، ڕاهی ڕەهبەر ئیبراهیم، سیپان سالم حوسەن، فەیسەل عەباس عەولە، کاوە عەبدولقادر حەسەن، گولستان سەعید محەممەد سەعدەدین ئەنوەر. ناوی ئەو ئەندامانە مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت لە ڕێکەوتی 3 نۆی 2020 ئێوارەکەی هەمویان مۆڵەتیان پێدراوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیحسان محەممەد سەلیم، باپیر کامەلە سلەیمان، جەلال محەممەد ئەمین، ڕێڤینگ محەممەد، سەروان محەممەد عەلی، شوان کەریم محەممەد، کاظم فاڕۆق نامیق، گۆران عومەر عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەیە کە مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەییەکانی ئامادە نەبوون لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە 2 نۆی 2020 مسلیم عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت، لێژنەی کاروباری تەندروستی و کاروباری ژینگە 7 نۆی 2020 کاظم فاڕۆق نامیق مۆڵەت، شنو عەشقی عەبدوڵڵا مۆڵەت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان مامۆستا عەبدولستار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی بەرگەی یەکەم لە مادەی 48
داوا لە بەڕێستان دەکەین ئەو بەرگەی چوارەمی بەرنامەی کار بخەنە پێشەوە چونکە هەردوو 3 دقەی دەوێ و ئەو برادەرەش لێرە ئامادەیە. بەڵێ بەڵێ سەوەرتان دەگرم بەڵێ کاک سیپان. بەڕێز سەرۆکا پەرلەمانی لەگۆڕی مادەی 45 ji بۆ پێکینانە لیژنەیە تایبەتمەند لە ڕێکەفتی 25 پیاداشتێکە تایبەت ئارەسەی سەرۆکاتیا پەرلەمانی مەکرد بوو ji بۆ پێکینانە لیژنەیەکە تایبەت لەسەر دەستە سەرکردیان سنوورێ پارێزگەها دهۆکێ bi şێوەیەکی گشتی li zax û li dihok li şêla dizê lê bedaxwe hetan û ke nizan derencamê vê lîjnê çi bûye çünkü li gorî zanyarit min hetan û ke ev lîjne neçûye sınûrê parêzgeha dihokê serdana evan girtîngeha nekirîne demekî da ku ev kesên di nava van girtîgeha da tûşî eşkencedanê bûyne tûşî lêdanê bûyne hin ji wan piştî derçûnaman jî di nihokê da jî حالت وانه تندرستی تمام لینه جلانی نفسی و زور هاتینه ایشاندن لی بداخو هتانو که افلیجنه سردان وان جهانه کریا و دنوکه داجی بشک ج چالاکوان و ماموستا و کسان دیارن پارزگاه دو که روزنامه وان دناوا وان آسایش دانه دیگرتیگهن آسایش دانه بیکو دست سرکنه دست سرکنه کا یا صاحبی بلکو دست سرکنه کا سیاسی دا خزر ممکنش جناب وقت بسرچاو بله کاکمم بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەر لەوەی خاڵە پەیڕۆیەکە پێشکەشکەم داوا لە جەنابتانەکەم وەکو دەستەی سەرۆکایەتی حاڵەتی دواکەوتنی دانیشتنەکانی پەرلەمان خەریکە بێتە دیاردە یان ئەگەر وا بکرێ لە کاتی خۆیان بێ باشترە پاڵپشت بە مادەی 18 بڕگەی نۆیەم کە پەیوەنددارە بە دەسەڵاتەکانی جەنابتان بۆ ئاڕاستەکردنی نووسرا و بۆ سەرۆکایەتی سەرۆکی هەرێمی کوردستان نووسراوەکەیە فەرمانێک لە وەقایعی هەرێمی وەقاعی کوردستان بڵاو بۆتەوە لە 27 کانونی دووەمی 2019 واتە ساڵێک و 8 مانگ لەمەوبەر لەگەڵ 12 ڕۆژ بڵاو بۆتەوە لە کاتێکدا ئەم یاسایی کە بڵاو کراوەتەوە بە ئیمزای سەرۆکی هەرێمی کوردستان نزیکەی 8 مانگە لە پەرلەمانی کوردستان دەرچووە وەلا بە تاریخی ئەوەی کە سەرۆکی هەرێم ئیمزای کردووە لە چواردەیەکی 2020 تا ئیمزای کردووە بەڵام لە وەقایعی 27 کانونی دووەمی 2019 بڵاو کراوەتەوە ئەوە جوان نییە بۆ وەقایع کە بڵاوکراوەیەکی ڕسمیە بەم شێوە هەڵەزەقانە بێ و ئەمە دۆکیمنتە کری ئەمە یەک دوو من پرسیار لە جەناب دەکەم کە نووسرا و ئاڕاستی سەرۆکی هەرێمی کوردستان کراوە کە لەم پەرلەمانە بەڕێزە پەسەند کراوە ئایا خۆی لە ڕاستیە ئێمە یاسای ڕیکلامی بازرگانیمان پەسەند کرد لە پەرلەمانی کوردستان نەک یاسای پروپاگەندەی بازرگانی ئەمە ئەم تێکستانە کە وەرە جێڕێ لە چەندین شوێنە بە دیعایی بازرگانی هاتووە لە کاتێکدا ئیعلانی تیجاریە ئەم هەڵەزەقانە کە تێپەڕیوە هیوادارم جەنابێت وە سەرۆکایەتی هەرێم ئەمە ڕاستکەنەوە لە وەقایعی شام هەڵەزەقانە ڕاستکرێتەوە جارێکە تێنەپەڕێنرێ و هەر بژین و سپاس. بەڵێ زۆر سپاس کاکمەم سەبارەت بە یەک خاڵ دوو خاڵیان جواب ئەدەمەوە هەندێکیان ڕەنگەوەکو یەک بن یەک جار جوابتانە دەینەوە سەبارەت بەو تەرجەمەیە ئێمەش ینی تێبینیمان هەیە داوا لە سکرتێری پەرلەمانەکەم کە سەلاحەتی خۆیەتی بە بەیانێک ئەو ڕاستکردنەوەیە ئاراستەی وەقایع بکابەوەی فعلەن ڕکلام دیعایی پێ ناوترێ و سەبارەت بە دانیشتەکانی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان دانیشتەکان سعات 10 بوو جەنابتان هەر زۆر تەخیرە بوون کردمان بە سعات 11 جەنابتان هەر زۆر تەخیرە بوون کردمان بە سعات 1 هەروە تەخیرە بن لە ڕاستی ئەمە نازانین چی میکانیزمێک بەکاربێنین بۆ ئەوەی کە ئێوە لە کاتی خۆیان ئامادە بن دەستەی سەرۆکایەتیش بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو کاتە ئەتوانێت بێ لێرە دابنیشە کە نیساب تەواو بوو بێ ئەبێ نیسابی بەڕێزان ئەندامانی پەرلەمان تەواو ببێ لە ناو قەعەکە و کاتە ئێمە ببێ بە 53 یەکسەریین لەبەرەوەی بە خۆمانەوە بێ بە 56 بەڵام لەوە کەمتر بێ هاتنی ئێمە لە ڕاستیە نابێتە هۆی دەستپێکردنی دانیشتنەکە دروستە قسەکەت بە تەواوەتی لەگەڵم یعنی ئەبێ ئێمە عیلاجێکی ئەوە بکەین بۆ ئەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان قسە دەکەین بۆ ئەوەی کە مەوعیدێک دابنین بۆی هەمووان بتوانن لە کاتی خۆیان ئامادە بن و جارێکی تر تەخیر نەبن لە کۆبوونەوەکانی پەرلەمان کاک ئومێد بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی پێڕەوی من هەر تایبەت بوو بە پشتیوانیکردن لە پێشنیارەکەی مامۆستا عەبدولستار گۆڕانکاریکردن لە بەرنامەی کار خاڵی چوارەم ببتە یەکەم و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێستان کاک کاروان. بەناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دووسێ نقطەی نیزام هەیە هەمویان خاڵی پێڕەوین هیوادارم پێم نەبڕی تا تەواویان دەکەم. دقەی خۆت تەواوکە پێت ناڕم. لێرەوە دەست پێ دەکەم. دەکرێت نقطەی نیزامی ترم بۆ ڕێمادەم وایە. پشتبەست بە حکومەکانی مادەی 59 بڕگەکانی 1 تا 6 زیاتر لە چەند پرسیارێکمان ئاراستەی
بەڕێز سەبارەت وەزیری بە دارایی پرسیار کردووە. نقطەی نظام وەرناگرم پرسیار نییە بەڕێز سەرۆکی سەبارەت پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆی لە وەختەکە نەڕواکاروان کە قسە دەکەم تۆ قسەمەکە بەڕێز سەرۆکی کە قسە پەرلەمان دەکەم تۆ قسەمەکە بەڕێز سەرۆ کە قسە دەکەم تۆ قسەمەکە سەبارەت بە پرسیار بەوەی کە پرسیارەکەن لە حکوومەت و جوابتان نادەنەوە جارێکی تر نقطەی نظامی لە ناوم قاعەیە وەرناگیرێ بۆ بە دوواداچوونی وەڵام نەدانەوەی پرسیارەکانتان هەموو دەسەڵاتێکمان داوە بە بەڕێز سکرتێری پەرلەمان لەوێ بە دوواداچوونەکانتان بکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەرمان ئەوانی لەسەر تر. خەرقی پێڕەویە کە جەنابتان کردوتان ئەگەر ئیجازەم بدەیت ئەوانی ترە بڵێ دوانەکەی ترکە باشە بەڵێ دەی بەڵێ پشتبەست بە حکومەکانی مادەی 59 لە بڕکانی 1 تا 6 ئێمە زیاتر لە چەند پرسیارێکمان لە 9 2019 لە 2 2019 لە 3 11 2019 ڕاستی وەزارەت دارایی کردووە لەسەر دواکەوتنی موچە پاشەکەوتی موچە و کێشەکانی هەولێر و بەغدا وەڵامەکان هەر جارە و نەوەک بۆ لەسەر نەهاتنی بودجەش بۆ پەرلەمانی کوردستان و پشتبەست بە مادەی 69 ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمان 1 لەسەر 6 واتە 23 ئەندامی پەرلەمانی بەڕێز واژەمان لەسەر پرسانی بەڕێز وەزیری دارایی کردووە بە ژێری مادەی 7 لە بڕگەی 2 بەڕێز وەزیری دارایی تەنها بۆی هەیە 14 ڕۆژ پرسانەکە تاخیر بکات بەڕێستان 24 ڕۆژتان بۆ تاخیر کردووە تا مانگی 12 ساڵی 2019 بووە ئێستا مانگی 9 ساڵی 2020 تا ئێستا پرسانەکە نەکراوە بۆ من داوای ڕوونکردنەوەی تەواو لە جەنابتان دەکەم و داوا دەکەم لە بەجێری مادەی 7 لە بڕگەی چوارەم پرسانەکە لە غیابی خۆی بەڕاوسەوە داوا دەکەم بۆچی دوای دەمانگ لە پرساندن جەنابتان نایخەنە بەرنامەی کارەوە ئەمە خاڵ یەکەم یاداشت پێشکەشکە بۆی بەغیابی کردومانە بەڕێز سەرۆکی پەرلەمان یاداشت پێشکەشکە بۆی بەغیابی بیکەیت بەڵێ خاڵی دووەم پرسیارمان ئاراستەی وەزارەتی کارەبا کردووە بەڕێستان ئاراستەی وەزارەتی شارەوانیتان کردووە بەڕێز وزیری شارەوانی جوابی داوەتەوە کەم پرسیارە ڕەبتی بە وەزارەتەکەیەوە نیە ئەی تەبعاً ڕەبتی بە وەزارەتەکەیەوە نیە خۆ وەزارەت شارەوان تەولیدی کارەبای لا نییە چۆن توانێت وەڵامی پرسیار بداتەوە و پرسیارمان ئاراستەی بەڕێز وەزیرە کردووە لە کابینەی نوێم بەڕێزیان فەرموویانە کە لە ڕاگەاندن وەڵامی ئێمەیان داوەتەوە دەی ئەم وەزارەتە تەلەڤیزۆنی ڕاگەاندنە ڕاگەاند وەڵامی مەبداتەوە ئەمە بەڕاستی سوکایەتیکردنەوە پەرلەمانی کوردستان بە پەرلەمانتارانی بەڕێزی پەرلەمانی کوردستان و داوا دەکەم بەڕێستان دەسەڵاتی خۆتان بەکاربێن بۆ سوکایەتی لە پرۆتۆکۆڵە سڕێتەوە بۆ متابعی و بابەتانی کە کاکاروان باسیەکە بناخان ڕاستپێرین بۆ متابعی ڕاستکردنەوەی و هەڵانە بکە مامۆستا ورامان بەنای خی بەخشندە بەڕێ سەرۆکی پەرلەمان منیش پشتیوانی لە ڕاکەی کاک عەبدولستارەکەم بۆ جێگۆڕکێکردن بە بڕگەکانی بەرنامەی کار بەڕێزانن دامانی پەرلەمان ئاماژە بە بڕگەی یەکەم لە مادەی 48 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیەکە بڕگەی چوارەم بکرێتە بڕگەی یەکەم بۆ ئەوەی بەڕێز مامۆستا عومەر سوێن بخوا بە دەنگدا تقریبا کۆی دەنگە بەڵێ سپاس بە کۆی دەنگ بڕگەی یەکەمی بەرنامەی کار ئێستا بریتیە بێ لە سوێن خواردنی بەڕێز مامۆستا عومەر بەڵێ نقطە نظامیەکانتان کاک ڕۆمیۆ جوابی ئەوەمانەداتەوە بۆچی لیژنەکان دروست نەکراون یان سەردانی تا ئێستا بادینانیان نەکردووە فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ڕۆژی یەکشەممە گەڕاینەوە لە کەلار و هەڵەبجە و ڕانیا بۆیە لەبەر ئەمڕۆ کە دانیشتنی پەرلەمانە ئەجینە ئێمە لە زاخۆ دەبووین من پێم وایە دەتوانین لە 24 سعاتی داهاتوودا ئێمە سەردانەکە بیکەین بۆ زاخۆ سپاس زۆر سپاس ئێوە هیوادارم سەردانەکانتان تەواوکەن راپۆرتێکیش دەنە سەرۆکاتی بۆی لەسەرەوە بنەمایمە بتوانین ئیشەکانی خۆمان بکەین مژدەخان کاکتۆر کازم یەکێکتان وەرەگرم بەڵێ یەکێکتان وەرەگرم ئێوە 4 کەسن یەکێکتان قسەی کرد و یەکدانی کەشتان وەرەگرم بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر کێشتێکی جیاوازمان هەیە قسە بکە باش بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەم هەرچی زووە دانیشتێکی تایبەت بکەین سەبارەت بە لێبڕینی موچە حکومت نقڵانی ئەوەی داوا کە مانگەکانی داهاتوش بەهۆی لێبڕینی موچە بەردەوام دەبێت پێویستە هەرچی زووە لایانی پەیوەندیدار بانکشتی پەرلەمان بکەین و داوا بکەین هەرچی زووە مادەم ینی حکوومەت و کۆمەڵە کەسانێکی شارەزا لە حکوومەتەدا ئەگەر هەبن دەبێت موچەی ئەو موچەی کە بە یاسایی بۆ فەرمانبەر دانراوە پێیان بدرێ و ئەو لێبڕینە هیچ پاڵپشتێکی یاسایی نیە ئێمە وەکو پەرلەمان نابێ ئەوە قوبوڵکەین بەڕێز سەرۆکی پەرلەمان سوپاس دەکەم ئەگەر بە زووترین کات بەڕێستان دانیشتێکی تایبەت بکەن و هەڵوێستمان هەبێ چکە ئەوە چەندین مانگە ئێمە داوای دانیشتین دەکەین لەسەر ئەو بابەتە و نەکراوە سوپاس دەکەم ئەگەر ئەنجام پێشنیارێکی بەجێ بەڵێ کاک سەرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان
بە پێی مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆ قساکەم ئێمە لە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان باس لە حکوومەتێکی بەهێز و حکوومەتێکی یەکگرتوو لەسەر ئاسی هەرێمی کوردستان کراوە هەموو خزمەت گوزاریەکان و بڕیارەکانی بۆ هەموو کوردستان بێ بەداخەوە لە مانگی ڕابردوودا یەکێک لە کەناڵەکانی کوردستان کە لە هەموو کوردستانە پەخش دەکرێت کەناڵی NRT لە دوو شاری هەرێمی کوردستان لە شاری هەولێر و لە شاری دووهۆک نووسنگەکانی داخرا و لە شاری سلێمانی نووسنگەکانی کراوەتەوە ئایا ئەم بڕیارانە ئەگەر بڕیاری وەزارەتی ڕۆشنبیریە ئەگەر بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان و دادگایە دەبێت لە هەموو شارەکان جێبەجێ بکرێن نەکەوەی لە شارێک ڕێگری لێ بکرێ و لە شارێکیش ئازادی ڕۆژنامەگەری هەبێ زۆر سپاس. بەڵێ با بڕگەی سوێن خواردنی مامۆستا عومەر جێبەجێ بکەین لێرێ بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بڕگەی یەکەم بەپێی حکمی مادەی نۆیەم لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکرا و بڕگەی چوارەمی مادەی 48 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بە زیادکردنی بڕگەیەک بە ڕیزبەندی چوارەم بۆ بەرنامەی کاری ژمارە 3 ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 8/9/2020 بەم شێوەی خوارەوە سوێن خواردنی پاڵێورا و بەڕێز عومەر عەبدوڵڵا فەتاح محەممەد لە شوێنی ئەندامی پەرلەمانی دەست لە کارکێشاوە سۆران عومەر سەعید بەپێی حکمی مادەی 27 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان با بفەرموێ فەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان من عومەر عەبدوڵڵا فەتاح محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. سپاس پیرۆز زۆر سپاس پیرۆز مامۆستاگیان پیرۆز بێ بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ بەردەوامیدان لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکانی 87 88 89 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوا لە بەڕێزان سەرۆکایەتی هەردوو لیژنەی کاروباری یاسایی و تەندروستیەکەین بێنە شوێنی خۆیان. با بڕگەیەکی بەرنامەی کار جێبەجێکەین دوای هەندێکی ترسان وەرەگرین. بەڵێ لە مادەی هەشتەوە بەڕێزان بەڕێ سەرۆکی پەرلەمان بەشی سێەم
ئەرکەکانی نەخۆش مادەی 8 نەخۆش بە مەرکانەی خوارەوە پابند دەبێت یەکەم یاسا و ڕێنمایی و ڕێکارە ناوخۆیەکانی دامەزراوە تەندروستیەکان دووەم ڕێزگرتن لە پزیشک و کارمەندانی دامەزراوە تەندروستیەکان نابێت هەڵسوکەوتی نەشیا و بە مەبەست ئەنجام بدرێت کە کاریگەری بکاتە سەر ڕەوشی نەخۆشەکانی تری دامەزراوەکە و هێزکارە تەندروستیەکان سێەم پێدانی ئەو براپارەی کە بەر لە وەرگرتنی خزمەتگوزاریە تەندروستیەکان ڕەزامەندی لەسەر درراوە بە پێی ڕێنمایە داراییەکان نەخۆش دەتوانێت بەر لە ئەنجامدانی هەر چارەسەرێک پاشکەس بێتەوە و ئەگەر پارەی دابوو وەری بگرێتەوە چوارەم پێدانی زانیاری بە پزیشکی چارەسەرکار بە تەواوی نەخۆشی و کێشە تەندروستیەکانی و هەنگاوەکانی پەیوەست بە نەخۆشیەکە و وەرگرتنی هەر دەرمانێک پێنجەم ئەنجام نەدانی هەر کارێک کە ببێتە مایەی هەڕەشە بوو تەندروستی گشتی شەشەم پاراستنی کەلوپەل و ئامیرەکانی دامەزراوە تەندروستیەکان حوتەم بڕیاری دامەزراوەی تەندروستی لە گواستنەوەی بوو دامەزراوەیەکی دیکە بە گوێرەی ئەوەی کە پزیشکی چارەسەرکار بریاری لێدەدات هەشتەم ڕێزگرتن لە لیستی نورەی نەخۆش و پابندبوون بە شێوازی چاوەڕوانکردن بۆ ئەنجامدانی هەر خزمەتگوزاریەک لە دامەزراوە تەندروستیەکان جگە لە باری لە ناکاو نوێم هەڵنەگرتنی چەک لە ناو دامەزراوە تەندروستیەکان زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەر کەسێکتان قسەتان هەیە لەسەر مادەی 8 ئەم پێشنیازە یاسایە فەرمونون کاک ڕزگار نقطەی نظامیت هەیە لەسەر ئەو پرۆژەیە باش وەرە دەگرم ئەگەر لەسەر ئەمە بێ بەڵێ سەرڕوونکردنەوە دەین لەسەر مادەی 7 تەم بەڵێ شنۆخان کاکاروان حەسیبەخان ئەو نازان ئەو خەدیجە خانە ئەوی لای کاک ڕزگار خەدیجە خان ئەو دەمیال بێتەوە بۆی نەمناسیەوە کاک شێخ زاهر ژیان خان کاک زانا دکتۆرە گەلاوێش بەڵێ کاک مەلاویس بەڵێ بەڕێزان ناوەکانتانە خوێنمەوە گەرەکێکمان نەنووسی بوو حەسیبە خان دکتۆرە گەلاوێش خەدیجە خان کاک زانا کاک شێخ زاهر ژیان خان کاک کاروان شنۆخان دکتۆر ئیسماعیل سەرشنار خان کاک مەلاویس کەسێ نەمان نووسی بێ بەڵێ کاک ڕزگار نقطەیەکی نظامی هەیە هەر لەسەر ئەم پێشنیازە بێ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕزگار محەممەد نەگڕێی من مێ باسی مادەی 7 کە مادەی 7 دیارە لە دانیشتنی پێشووترا بڵێن هەڵگیرا مەجالێک بێت بۆەوەی چکاوە چەند لایەنێکی دینی و مرۆڤایەتی و تەندروستی هەیە ئایا مادەی 7 حەسب نەکراوە بەرچاوڕوونێکمان بەنێ بزانین هەڵگیراوە یا بۆ دواتر قسەی لەسەکرێ سپاس بەڵێ سەبارەت بە مادەی 7 ئێمێشتا لە مناقەشەین ئەو ئەچێتە دەنگدانی خوێندنەوەی سێهەم ینی خوێندنەوەی دەنگدان ئەو کاتە بڕیارە درێ ئەندامانی بەڕێزی پەرلەمان بڕیاری کۆتاییەدەن بەڵام ئەگەر لیژنە تایبەتمەندەکان سەبارەت بە و ڕاستپاردەی کە ڕامان سپاردبوون و ڕاوێش بکەن لەگەڵ لایەنە جیاوازەکان سەبارەت بەو بابەتە گەر قسەیەکیان هەیە ڕوونکردنەوەیکیان هەیە بۆ بەڕێزان ئەندامانی پەرلەمان کاکتۆر سەباح فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ڕاستپاردەی سەرۆکی پەرلەمان لە جەلسەی پێشتر ئێمە ڕاوێژمان کردووە بە هەموو ئاینەکانی کە لە کوردستان دەژین بە تایبەت ئاینی ئیسلام و قەراری لەژنەی فتووا و ئیتحاد عولەما و ڕاوێژمان برا مەسیحیەکان و ئیزیدیەکانیش کراوە ڕایەکان لا ئێمەیە ئێمە ئەو مادەیە
دارشمانە ئەگە ئیجازە هەبی لە خوێندنەوەی کاکتۆر خێنە خوێندنەوەی دەنگدان لەوێ بۆی بڕیار بدەین چکە ئێستا ناتوانین دەنگ لەسەر هیچ شتێک بدەین ئێمە وەکو لژنەی تەندروستی بە ئەرکی خۆمان هەستاوین و ناحیەی طبی ئێمە معالەجە و تشتەمان کردو ئیتریش بوو بەڕێزان خوشک و برایانیاندانمانی پەرلەمان خۆیان قرار دەدەن چۆن حەز بکەن بمینیت لا بچیت کەیفی خۆیانە لە ڕێی زۆر سپاس بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا دەست بە مناقەشەکردنی مادەی هەشتەکەین حەسی بەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەشی سێم ئەرکەکانی نەخۆش مادەی هەشتم یعنی کۆمەڵێک ئەرک دیارکراون کە پێویستە نەخۆش پابەند بێتن و لە مادەکەی دوای ئەویش لە حکومە گشتیەکان کە بڵین مادەی نوێم هەیە باس لە هاوڵی نەخۆش دەکاتن کە پابەندی هەمان مادە ئەبێت بۆیە پێشنیاری ئەوە ئەکەم مادەی هەشتم نەخۆش و هاوڵی نەخۆش پابەندی ئەم ئەرکانەی خوارەوە بن لە خاڵی دووەم بڵێن داڕشنەوەیەکی ترم هەیە ئەگەر لیژنەی یاسایی و معنی وەری بگرن ڕێزگرتن لە یاسا و ڕێنماییەکانی دامەزراوە تەندروستیەکان سەبارەت بە کارتی سەردانیکەر و بینینی نەخۆش و ڕێنماییەکانی پەیوەست بە خواردن و خواردنەوە لەلایەن نەخۆش و سەردانیکەرانەوە هەروەها خاڵێکی تر کە لەناو ئەو مادەیەدا نەهاتووە ئەگەر زیاد بکرێت ئەگەر کەسێک نەخۆشی گوازراوەی هەبوو یعنی نەخۆشیەکی گوازراوەی هەبوو پێویستە ئەگەر کەسێک نەخۆشی گوازراوەی هەبوو بەبێ مۆڵەتی دکتۆر و دامەزراوە تەندروستیەکان تێکەڵی کۆمەلگا بوو و بۆ هۆی ئەوەی کە نەخۆشکەوتنی خەڵکانێک ئەوە بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی و ئەو کەسە دەکەوێتە ئەستۆ و کەسەی کە پابەندی ئەم یاسا نەبووە و لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت لە پاشانیش خاڵێکی تر لەگەڵ ئەم یاسا کە زیاد بکرێتن لێرە هەر کەسێک پێویستە یعنی جیاوازیەک نەبێتن لە نێوان هەموو تاکەکانی کۆمەلگا بۆیە نابێتن پلە و پایە و پۆستیش ئەوانەی کە خاوەن پلەن لە دامەزراوە تەندروستیەکان پێگەی خۆیان بەکاربێن و وەک هاوڵاتیەکی ئاسایی ڕێز لە بەهاو یاسا و ڕێنمایەکانی کەرتی تەندروستی بگرن و سپاس بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە خۆی هاوڵی نەخۆش و نەخۆش بە یەکەوە بوون لە ئەرکەکانە ئێمە پێویستمان بەوە هەیە سیاغی مادەی نۆ بکەینەوە چونکە هەندێک ئەرکەن زۆر شخصی و تایبەتن بە ئەرکی نەخۆش ئەژمارەکرێن بەڵام لە ڕاستیە بە ئەرکی هاوڵەکەی ئەژمار ناکرێن بۆیە جیابن باشترە بەڵام لە مادەنەوە پێویستمان بە سیاغەیە یعنی بڵین بەدەر لە ئەرکە شخصیەکانی کە پەیوەندی بە نەخۆشەوە هەیە بۆیە نەتوانراوە تێکەڵ بکرێن بەڵێ زۆر سپاس دکتۆرە گەلاوێش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەشتم لە بڕگەی چوارەم پێم وایە وشەیەک دەبێت زیاد بکرێت لێرە پێدانی زانیاری بە پزیشکی چارەسەرکار بە تەواوی نەخۆشی و کێشە تەندروستیەکانی و هەنگاوەکانی پەیوەست بە نەخۆشیەکە و وەرگرتنی هەر دەرمانێک و هەستیاری بۆ هەر دەرمانێک پێویستە ئەو زانیاریانان بداتە پزیشک نەخۆشەکە کە ئەگەر هەستیاری هەبێت بۆ دەرمانێک و پێم باشە خاڵێکی تریش زیاد بکرێت ئەویش کە زۆر گرینگە چونکە زۆر جار ئێمە کە لە نەخۆشخانەکانن نەخۆشێک بەتەنیا لە هۆڵێک نییە چەندین نەخۆشە بۆیە ئەو خاڵە زیاد بکرێت بە گرنگی دەزانم دەستدرێژی نەکردنە سەرمافی نەخۆشانی تر و ئاشکرا نەکردنی ئەو زانیاریانەی کە کار دەکاتە سەر کەرامەتی نەخۆشیانی تر و خاڵێکی تریش پابەندکردنی نەخۆشان و هاوڵی بە نەچێشانی جگەرە لە ناو هۆڵەکانی نەخۆشخانە زۆر سپاس شنۆخان بەڕێستەرۆکی پەرلەمان سەبارەت بە مافی نەخۆش بەر لە ئەرکەکان پێم باشە مادەیەک زیاد بکرێ لە بەروی ئێمە لە مافەکانی نەخۆش بە جیاوازی باسمان لە مافی منداڵ و ژنی دووگیان کرد بەڵام دوو چینی تری کۆمەڵگە هەن کە ئەفزەڵیەتیان بەسەر هەمومانەوە هەیە بەسەر حکوومەتەوە هەیە ئەوانیش بە ساڵاتچوان و خاوەن پێداویستیانی تایبەتن لە کاتی نەخۆشکەوتنیان مافی خۆیانە بە ئاسانترین شێوە دەستیان گا بە خزمەتگوزاریە تەندروستیەکان بەپێی بە دوواداچوونی من لە زۆربەی وڵاتەکان حکوومەت تیمی گەڕۆکی داناوە بۆ ئەو کەسانی کە بە تایبەتی هیچ کەسێکیان نییە چاودێریان بکە کە مۆزەفیان هەیە یاخود بێکەسن تیمی گەڕۆک دابنرێ بە مادەیەک باسی لێ بکرێت سپاس دەکەم بەڵێ زۆر سپاس
دکتۆر ئیسماعیل. بله بسم الله الرحمن الرحیم سروکا پەرلەمانی بەرێز بەس من یەک کتێبینی هەی برگەیەکێ بیشتن یاسا و ڕێنمای و ڕێکارە ناوخۆیەکانی دامەزراوە تەندروستیەکان ئەمە چۆن پێگیری پێدەکرێت بکەمە بۆ دینی دێچاوە پێگیریەکەت ئەگەر بەری هنگی بوو نەهات بنەگوتن بەرهەندێ ئەست بینم پێتویە ئەڤە سەربێتە زێدەکردن پشتی بودهێنە بەرچاوکردن چونکی حقوقا دا نهاتیه گوتن مادام حقوقا دا نهاتیه گوتن وید ویره دیده هبیتن پشتی بوتینه گوتن و برچاف کرن سپاس بله سپاس بۆ بەڕێزت بەڵام ڕێکارە ناوخۆیەکانی دامەزراوە تەندروستیەکان پاک و خاوێنی بپارێزە بێدەنگی بپارێزە لە هەموو نەخۆشخانەکانە خۆی هەڵواسراوە ستانداردێکی و هەڵواسراوە زۆر شتن زۆر شتی ترش هەیە دەبەرەوە زۆروریە پێ بزانیتن چی هەنە سپاس سپاس بۆ جەنابەت کاک مەلاوەیس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی حەوت چەند تێبینیەکم هەیە مادەی هەشت عەفوو بەڵێ یەکەم نەخۆش بەم ئەرکانی خوارەوە پابەند دەبێت لەبەر ئەوەی ئەرکە من پێم باشە وشەی پێویستە زیاد بکرێت پێویستە نەخۆش بەم ئەرکانی خوارەوە پابەند بێت هەروەها لە بڕگەی حەوتەم بڕیاری دامەزراوەی تەندروستی لە گواستنەوەی نەخۆش هەستەکەمانی ئەو وشەیە لەوێ پێویست دەکات کە وشەی نەخۆش زیاد بکرێت واروها لە بەرگەی نوێیەم هەڵنەگرتنی چەک و پێشنیار دەکەم ئەوەندەش زیاد بکرێ هەموو ئامێرێکی تری مەترسیدار چکە تەنها چەک مەترسیدار نییە ئامێری تریش هەیە لە ناو حرەمی دامەزراوە تەندروستیەکان هاوڕاشم لەگەڵ دکتۆرە گەلاوێش کە پێویستە بڕگەیەکی تر زیاد بکرێت ئەویش شاردنەوەی نهێنیەکانی نەخۆشە کە بەداخەوە زۆر جارن ئەو زاهیرە لە ناو کۆمەلگای ئێمە هەبووە کە نهێنی نەخۆشەکان لە دوای چارەسەریان لە دوای نەشتەرگەری ئەنجامدان باس کراوە پێم باشەگە بکرێت ئەو بڕگەیەش زیاد بکرێت و زۆر سپاس آخر ئەمە ئەرکەکانە ئەگەر زیادی بکەین نابێت زیادی بکەین چکە لە ناو مافەکانە تایەتی پاراستی نهێنی و تایبەتمەندی نەخۆشە ناو مافەکانی نەخۆشە هەیە ئەمە ئەرکی نەخۆشە سپاس بۆ جەنابەت خەدیجە خان بەڕێز سەرۆکی پارلەمان منیش تێبینیەکم هەبوو لەسەر برگەی سێیەم کە باس لەوە دەکات کە پێویستە نەخۆش پێشەوەی کە چارەسەری وەربگریتن بڕاپارەیەک پێشکەشی دامەزراوەی تەندروستی بکەتن بەس لێرەدا پرسیارێک دروست دەبێت ئەدی ئەگەر ئەو نەخۆشە ژیانی لە مەترسیدا بوو لەوانە ئیمکانیەتی دارایی ئەو تووشی نەبێت کە بتوانیت پێشوەختە ئەم پارەیە پێشکەش بکەتن ئایا لەو حاڵەتەدا دەبێت چاوەڕێ بکەین هەتاکو پارە بدات لە کاتێکدا ژیانی مەترسیەکی ڕاستەقینە لەسەر بیتن بویە پێشنیاز دەکەم کە لێرەدا ئەو ڕستەیەک هەیە کە زیاد بکرێت بۆ ئەم برگەیە بەم شێوەیە سێیان پێدانی ئەو بڕاپارەیە کە بەر لە وەرگرتنی خزمەتگوزاریە تەندروستیەکان ڕەزامەندی لەسەر درراوە بە پێی ڕێنماییە داراییەکان بجگە لەم حاڵەتانەی کە ژیانی نەخۆش مەترسیر لەسەر بێت ئەوی دیش هەروەکو خۆی هەتا دوایی و هەروەها پشگیری لە بەڕێز دکتۆرە گەلاوێژی دەکەم کە سەبارەت بە برگەی چوارەم کە پێویستە لە کوتاییەکەیدا وەرگرتنی هەر دەرمانێک و هەستیاری بە دەرمان ئەوەش زیاد بکرێتن باشتر دەبیت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاکزانە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی هەشتم نەخۆش بەم ئەرکانەی خوارەوە پابەند دەبێت ئەمە زۆر قەتعیە یعنی لەون و خاڵە زیاتر نەخۆش بە هیچ ئەرکێکی تر پابەند نابێت لە هەمان کاتدا ئێمە یاسای تەندروستی گشتی عراقی بەرکار لە هەرێممان هەیە کە کۆمەڵێک واجباتی دیکەی خزیتە سەر نەخۆش یا ئەو کەسەی خۆی ناپارێزیت و بە تایبەت لە کاتی بڵاوبوونەوەی وەباءەکان ئێمە دەبێت لەوێشدا سیاقەیەک بکەینەوە کە ئەم بڕگانەی دیکە چونکە بەڕاستی دوای ئەگەر ئەوە قەتعی بێت بەو شێوێ بێت کەسێک بۆی هەیە بۆ نمونە لەو زەرفەی ئێستای بڵاوبوونەوەی کۆڕۆنادا کۆڕۆناشیە بێت بسێتەوە ناو مجتەمع و خەڵکی دیکەش توش بکات بۆیە ئەمەیان دەبێت لە بەرچاوی بگرین خاڵی چوارەم لەگەڵ ئەو ڕایەم من یعنی دەبی نەخۆش شەکوای خۆی بە دکتۆرەکەی خۆی بڵێ و پێی بڵێ چ چارەسەرەکەم وەرگرتیا بەڵام ئەوەش لەبیر نەکەین ئەوەیان تەنها ئەرچی نەخۆش نییە ئەویان ئەرچی پزیشکەکە و ئەرچی حکوومەتە کە بزانێت دۆسیەی ئەو کەسە کە هاوڵاتیەکی ئەو وڵاتەیە دۆسیەکەی چی تێدایە
باشە کەسێکی نەخوێندەوار کەسێکی نەخوێندەوار بچێتە لای پزیشکەکەی خۆی بڵێ من حساسیەم بە چ دەرمانەکەیە چۆن ناوی دەرمانەکە بزانی ئەی لەو حاڵەتەدا ئەمە دەیکەینە واجبی نەخۆش لە ئەسڵدا ئەگەر تەمەشای سیستەمی تەندروستی هەر وڵاتێک بکەیت دەبێت ئەو نەخۆشە دۆسیەی هەبێت کە کەسێکی ئاسایی دەبێت دۆسیەی پێشەوەی نەخۆش بکەویت کە لە دایک دەبی تاوەکو دەمریت دەبی دۆسیەکەی نەقل ببی ماڵی لەو گەڕەکە دەچێتە شارەکی دیکە لەو شارە دەچێتە گەڕەکەکی دیکە دەبێت دۆسیەکەی لەگەڵ خۆی نەقل ببێ وەک لە جەلسەی پێشوشدا ئێمە باسمان کرد ئەمەیان تەنها واجبی نەخۆش نییە واجبی مؤسساتی حکوومەتە ئەوەش بکات خاڵی نۆیەم باز لە هەڵنەگرتنی چەک دەکەین من پێم وایە تاو دروست لەگەڵ ئەو ڕایەن بەڵام ئێمە لە هەموو دامەزراوەکانی دیکەی حکوومەت دەبێت چەک هەڵنەگیرێت تەنها لە ناو مؤسساتی سەحەدا نییە ینی جا ئەوە بە تعلیمات دەکرێت بە قانونەک دەکرێت ینی ئێمە بۆ تەنها لە ناو مؤسساتی سەحە باز لە نەخۆش ئەوە نەکات ئەدی ئەگەر ئەو نەخۆشە چوە کلینیکی پزیشکێک چەکی پێبوو چی ڕێکاری یاسایی بەرامبەر دەگریتە بەر بۆیە لەمەشدا پێم وایە کە پێویستمان بە سیاغەیەکی تازە هەیە زۆر سوپاس زۆر سوپاس دامەزراوی تەندروستی زۆر فراوانە ئەوە یەک دوو ئەوە دروستە یعنی ئەبێ شتێک دابنین بۆ دیباجەکە بنووسین بەبێ توانای نەخۆش سێ وڵای کاکزانە تۆ قسەی زۆر باشە ناوقەعاکەی و ئەندامی لیژنەی تەندروستیشی بۆ ئەو قسانە لەوێ ناکەیت و راپۆرتەکە دەوڵەمەندتر بێ بۆ کە دێتە ناوقەعا وڵا حەزەکەم جواب دەیتەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەو پرسیارەی جەناب زۆر لە جێگای خۆیەتی لە جەلسەکانی پێشوش بەشێک لە خوشکبرایانم پەرلەمانتارەکان پێیان گوتم ئەو پرسیارە و ئەگەر برادرانی دەستەی سەرۆکایەتی لیژنەی تەندروستی ئەو شایەدیان بۆ بدەن ئەو قسانەی لێرە دەیکەم زۆر بە ئیزافەوە بە 4 سعات بە 5 سعات لە کۆبنەوەی لیژنەدا دەنیشین ئەو قسانە زۆر بە ئیزافەوە دەکەین بەڵام دواتر ئەگەر لە سیاغە و داڕشتنەوە شتێکی تر بێت ئەویان ڕەنگە گوناحی من نەبێ بەڵام من ویژدانی خۆم ئاسوودە دەکەم بەرامبەر بەو ئەرکە هەم پیشەیەکە هەم پزیشکەکەی کە هەمانە زۆر سپاس سپاس بۆ بەڕێست کاکاروان نەهاتۆتەوە سەرچنارخان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی یەکەم یاسا و ڕێنمایی و ڕێکارە ناوخۆیی دامەزراوە تەندروستیەکان منیش پشتگیری دکتۆر سگیریەکەم پاش ئاگاداربوونەوە لێیان یعنی ئەو ڕێکارانە مەفروزە نەخۆش لی ئاگادار بکرێتەوە ئەو کاتە بێ بە ئەرکی کە پاپەن بێ پێوەی سەبارەت بە بڕگەی سێم ئیزافەیەکم هەیە بۆی پێدانی ئەو بڕەپارەی کە بەر لە وەرگرتنی خزمەتگوزارە تەندروستیەکان ڕەزامەندی لەسەرداوە بە پێی ڕێنمایە داراییەکان ئالێرەوە بۆی زیاد بکرێ ئەگەر نەخۆش توانای نەبوو بە پێی یاسای بەرکارەکان لێ وەربگرێتەوە یان بە پێی یاسای وەرگرتنەوەی قەرزە میدیەکان ژمارە 56 ساڵی 1970 مان هەیە بە تایبەتی لەو چارەسەرانەی بە ناچاری و لە ناخۆشخانەی تایبەتەکان هەن چونکە لەوە ئەچێت ئەو نەخۆشە پارەی نەبێت بە یەکجار پارەی ئەو چارەسەرانە بە چارەسەرەکەش لە نەخۆشخانەی تایبەت بێ بۆ پاراستنی ژیانی نەخۆشەکە بتوانە بە پێی ئەو یاسایە لێ وەرگرێت و کاتە بۆ یەکرێ بە قستی مانگانە ناکرێ ینی قورسەیەکی باری داراییشی نییە بە یەک جار بیەت بەڵێ ئەگەر و ئیزافەی بۆ بکرێ خاڵی ئەخیریش نۆیەم هەڵگرتنی چەک لە ناو دامەزراوە تەندروستیەکان ئەوە زۆر جێی خۆیەتی بەڵام ئەمەشی ینی هەڵگرتنی چەک و هەر ئامڕازێکی تری بریندار کرد چونکە ئێمە پێشتر چەند نمونەیەکمان هەیە پزیشک لە ناو عیادەکەی خۆیان لێ دراوە تەقەی لێ کراوە برینار کراوە عەزیەتی دراوە لەبەر ئەوە جاروا بە چەقۆش لێ دراوە جارشە بوو بە سیلاح و بە دەمانچە و نازان بەمانە لەبەرەوە هەڵگرتنی چەک و هەر ئامڕازێکی تری بریندارکردەوەی بۆ زیاد کرێ سوپاس زۆر سوپاس کاک شێخ زاهر بناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشنیاز دەکەم ناونیشانی ئەو مادەیە بگۆڕدرێ بکرێتە ئەرکەکانی نەخۆش و هاوڵەکانیان و مادەی هەشت و مادەی نۆ بکرێتە یەک مادە و مادەی نۆ لا ببرێت لەبەر ئەوەی هەمان ناوەڕۆکی مادەی هەشتی هەیە یان مادەی نۆ بە شێوەیەک دابڕێژێتەوە سیاغێکی تری بۆ بکرێت و ئەو مافان ئەو ئەرکانە زیاد بکرێت لەسەر نەخۆش بەکارنەهێنانی ئەو ئامێرانەی کە دەبنە هۆی بێزارکردنی نەخۆشەکانی تر خاڵێکی تریان قەدەغەکردنی وێنەگرتن لە نەخۆشخانە بە شێوەیەکی قەتعیانی بە هەموو شێوەیە قەدەغە بکرێت کە وێنە نەخۆشەکان بگیرێت لە نەخۆشخانە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ جەنابەت ژیان خان بەڕێز جەنابی سەرۆک لە بەشی دووەم لە جەلسەی ڕابردوو پێشنیاری ئەوەم کرد کە
پێویستە زانیاری تەواوی ڕابردووی تەندروستی نەخۆش بدرێتە پزیشک لێرە لەم مادە لە بەشی چوارەم ئاماژە با کردەوە کە پێدانی زانیاری بە پزیشکی چارەسەر کار ئەرکی نەخۆشە بۆچوونی من ئەوە دەبی بە نووسراو بێتن نەک بە زارەکی بێتن ئەگەر بە نووسراو بیت ئەوە دەبیتە بەڵگەیەک سبەینە ئەگەر خدا نەخواستە شتێک قومی نەخۆش مردیان وەزعی بەرەو خراپتر چوو ئەو بەڵگەیە دەتوانێت دیفاع هەم یان لە پزیشک بکات یان لە نەخۆشەکە بکاتن ئەمە بە شێوەی فۆرمێک بێتن زۆر باشتر دەبێتن لە هەموو وڵاتاندا ئەم فۆرمە لەلایەن نەخۆش پێشەوەی چارەسەر بکرێت پڕ دەکرێتەوە لەو فۆرمەدا هەموو ئەو زانیاریانەی کە زانینیان لەلایەن پزیشکەوە کاریگەری لەسەر شێوازی پێدانی چارەسەر دەکەتن نووسراوە و لەسەر نەخۆش فەرزە کە ئەو فۆرمە پێشەوەی چارەسەر وەربگرێت پڕ بکەتن بۆیە پێشنیار دەکەم برگەی چوارەم بەم شێوەیە بکرێتە نەخۆش یان هاواڵی نەخۆش بە پڕکردنی فۆرمی مێژووی تەندروستی نەخۆش تەواوی زانیاریەکان سەبارەت بە نەخۆش و کێشە تەندروستیەکانی بداتە پزیشکی چارەسەرکار و واژووی بکات زۆر سپاس دەست خۆش ئەو وڵا بهێنی بۆ لیژنە تایبەتمەندەکان ژیان خان ئەو سیاغیان بۆ بێنی بەنووسین بێ زەحمەت زۆر سپاس کاکاروان نەهاتەوە مادەی دوای ئەوە ناوەڵا ناوتیتیانم ناومان خوێندەوە نەدوت ناومیتیانە لە مادە نۆ قسە بەێ یاڵا فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان حکومە گشتیەکان مادەی نە سەرجەم ئەو ئەرکانەی کە لە مادەی هەشتی ئەم یاسەیەدا هاتوون هاوڵی نەخۆشیش پابەندەکە بەڵێ زۆر سپاس بەڕێزان دەرفەتە دەدەم مامۆستا عەبدولستار بەڕێزان نقطەی نظامیە ئەی لەسەر مادەی نۆ بەڵێ نای مامۆستا بنووسە ئێستا ئەی نووسێت یەکەم جار نای بنووسە تەمان بنووسە لەسەر مادەی هەشت ئاوام زانی نقطە نظامی وەرەگری وتم وەرد دەگرم دوایی ئەوام زای نقطە نظامی قسە بکە وەڵام مامۆستاوە خەتای من بوو وام زای نقطە نظامی وەرەگری و مەبەست دوای مادەکەیە نانەوەڵا خاڵ بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵا کاکزانە و سەرچنارخانیش باسییان کرد ئەم پێم وایە ئەو مادێ هەر چەک هەڵگرتن و هەڵنەگرتن لێرە هەلا ببرێ چکە بە پێی یاسا چەک هەڵگرتن بۆ دامەزاوە فەرمیەکان قەدەغەیە هەر بۆ قەزەی نەخۆش و تەندروست و خستەخانەوانش باش چەک برشتێکی خۆشیش نییە بەڕای من هەر لەمێنە لێوێن دەچکە خۆی دەستدا قەدەغەیە ئەوەی تر وەڵاگە لە مادەی حەوت دەگەر ئیزازە یەک پێشنیاری کورد بکەم یەک پێشنیار هەرچی دێ مامۆستا عەبدولستار لەسەر مادەی حەوت بە نووسین بیدە بە لیژنەکان هەرچیت هەیە لەسەری وڵاوەکو معارەزەی وچوو ئەگەر گوێیان لێ بە ڕەنگە معالجەیەکیان پێیە حەزەکەی لەگەڵیان ڕاوێش بکە دواتر مامۆستابانە چینەوە سەر و مادەیە ئەوان معالجەیەکیان بۆ هاتووە لە لیژنەی فەتواوە جەنابەت ئەتوانین لەگەڵیان ڕاوێش بکەیت ئاگاداری هەمووانم بەزە من ڕێیم وایە یەک کورتە ڕێی خۆم بڵێم یەک ڕێی ئەگەر قبولیکەن ئەویش ئەوەیە بەڕای من ئەم قەزی ئالۆزە هەستیاریشە کۆمەڵ ڕەهەندی کۆمەڵایەتی و ئاینی و ئەوانەی هەیە بەڕای من ئەگەر بکرێ بیکەینە مادەیەکی سەر بخۆیە ئەم لیژنەیە یا فراکسیۆنێک ئازادە پرۆژە یاسایەک لەم ڕۆوە تۆزی تێر و تەسەلتر بێ پێشکەش بکە باشتر لەوەی ئەوە کچکات دەدەچێ ئاوە سپاس بۆ جەناب مادەی نۆ بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێوێ لەسەر مادەی نۆ قسە بکە لێرە بەس کاک موسلیم کاک حکمت بنووسێ ناوت بنووسێ بەڵێ بەڵێ بۆ تعویز دەکەم لە شوێنێکی تر بەڵێ بەڵێ کەس نییە بابی خوێنمەوە بەڕێزان ئەی خوێنمەوە کەس ناوینە نووسرابوو پێمان بڵێتەوە دکتۆر ڕێبوار دکتۆرە گەلاوێژ حەسیبە خان
کاک باڵامبۆ شادیخان ڕووپاکخان کاک عوسمان کاک مسلیم کەسەیە ناویمان نەنووسی بێ کاک مسلیم فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان قسەکەم لەسەر مادەی نۆ لە بڕگەی سەیە کە باس لەوە دەکات لێژنە دەتوانێت بۆ خێراکردنی یەکلاکردنەوەی دەرەنجامی ئەو کێشانەی کە هەیە لێژنەیەکی لاوەکەی ناو لێژنەکە پێک بهێنرێ ئەوە نییە مادەنۆ ئەوە نییە ئەوە مادەدەیە کاک مسلیم داوا لێ بڕنەکەم بەڵێ بەڵێ سپاس کاک باڵامبۆ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیاز دەکەم ئەم مادەیە هەر لا ببرێت بەڵێ سپاس ئەخە سەبەب سەبە بەڵێ سەرجەم ئەرکەکانی کە لە مادەی هەشتیم یاسایەدا هاتووە هاوڵی نەخۆش پابند دەکا هەر لەوێش تۆ پێینە کردووە کە هاوڵی نەخۆش پابند بێ بەم بڕگانەوە شتاتیای نییە کاک باڵام بۆ مەسەنجاری وایە نەخۆشەکە لە ژوورەوە هیچ مخالفێکی قانونی نییە هاوڵی نەخۆشەکە بۆ نمونە پەلاماری دکتۆرەکەدا مادەی هەشتەڵێ نەخۆش ئەم ئەرکانەی خوارەوە پابند دەبێ ئەی هاوڵەکەی مرافق باشە لە پێشەوەش تۆ ئەرکەکانی هاوڵی نەخۆشی شت کردووە تا باش بەڵێ شادی خان بەڕێز سەرۆکی پەرلەمان شادی نەوزاد بەڕاستی وەک پێشتر بەڕێز لە ئاماژەت پێدا مادەیە پێویستی بە سیاغەکردنەوە هەیە چونکە ئەگەر بەم شێوەیە بە یەک دێر ئێمە مادەکە کۆتایی پێبهێنین دەتوانین بە زیادکردنی دەستەواژەی هاوڵی نەخۆش بە مادەی پێش خۆی ئەم مادەیە هەرلا ببێن و ئەو لەو حاڵتە ئەوە چارەسەر بێ بەڵام ئێمە کۆمەڵە کشتی ترمان هەیە کۆمەڵە حاڵەتی ترمان هەیە کە لە نەخۆشخانەکاندا بە تایبەت ڕوودەدەن لە زۆر حاڵەتی دیاریکراودا بنمونە لە کاتی گیانە دەستدانی نەخۆشێکە لە ناو نەخۆشخانە گشتیەکاندا دکتۆر و پەرستار و هەموو کارمەندەکانی ئەو قاوشەی کە ئەو نەخۆشە گیانی تێدا لە دەست دەدات دەکەونە بەر مەترسی ئەوەی کە ڕەتفعلی هاوڵەکان چۆن چۆنیە بێت لەگەڵ ئەندامان و یان کارمەندانی ئەو شوێنەدا بۆیە پێویستە یەکێک لەو مادەدا خاڵێک زیاد بکرێ بۆی کە هاوڵی نەخۆش بەرپرسیارە لە پاراستنی دۆخی ئارامی ناو نەخۆشخانەکان لە هەر حاڵەتێکی نەخوازراودا کە ڕوودەدات لە ناو نەخۆشخانەکاندا و هاوکاری تەواوی ستاف و ستافی ناو نەخۆشخانەکان بێت یان دامەزراوە تەندروستیەکان بێت بۆ هەر کارێک کە ئەو ستافە پێ ڕادەسپێرێت چونکە ئێمە زۆر حاڵەتی تریشمان هەیە هاوڵی نەخۆش هەندێک کات مە زیاتر بۆ منداڵان ڕاستە و بۆ گەورانیش ئەوانەی ئەو نەخۆشانەی کە ناتوان ئاگاداری خۆیان بکەن ئەو نەخۆشی کە ناتوانێت ئاگاداری خۆی بکە یان ڕێنماییەکانی دکتۆرەکە جێبەجێ بکە هاوڵی نەخۆش بەرپرسیارەتی ئەوەی دەکەوێتە سەر شان کە لە کاتی خۆیدا و بەپێی ئەو ڕێنماییانەی کە پێی دەدرێ جێبەجێ بکە بەڵام هاوڵی نەخۆش ئەمەش ناکات و دواتریش تیمە پزیشکیەکان هەندێک حاڵەت هەن کە بەو شێوەیەن تیمە پزیشکیەکان ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە خەلەل یاخود گرفتێک لە شێوازی چارەسەریەکە هەبووە بۆی پێویستە ئەم مادەینەوەیە بە شێوازێکی زۆر باشتر و بە چەند خاڵێک سیاغە بکرێتەوە پێشنیازی منیش ئەو بەنووسراویش ئاراستی لیژنەی دەکەم و زۆر سپاس زۆر سپاس کاکتۆر ڕێبوار بەناوی خوای گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من لەگەڵەوەم کە مادەینۆ بەجیا ئاماژەی پێکردووە لە بەرەوەی پێویستە بە ئەرکەکانی هاوڵ بەڵام دەکرێت بە شێوەیەکی تری عادە سیاغە بکرێ چکە ئەگە بەو شێوەیە بێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بەو شێوێ بێ کە لە مادە نۆ هاتووە هەمان ئەو ئەرکانەی کە لە مادە هەش نەخۆش پابندەکە هەمان ئەو ئەرکانش دەسەپێنرێ بەسەر هاوڵ بۆ عادە سیاغە بۆی کە ئەرکەکانی هاوڵ جیا بکرێتەوە لە ئەرکەکانی نەخۆش من بەو شێوەی خوارەوە سیاغەم کردووە سەرجەم ئەو ئەرکانەی کە لە مادە هەشتی ئەم یاسادا هاتوون هاوڵی نەخۆش پابند دەکات تەنها لەو ئەرکانە نەبێت کە کەسین و پەیوەستن بە خودی نەخۆش واتە ئەرکەکانی کەسی نەخۆش جیا بکرێتەوە لە ئەرکەکانی هاوڵ بۆ پابندبوونان بە ڕێنمایە گشتەکان بەڵێ سپاس دکتۆرە گەلاوێش بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەوەی بێمە سەر مادەی نۆ ئەگەر ڕێگام پێ بدەیت پێم خۆشە ڕوونکردنەوەیەک دەم لەسەر ئەو پێشنیارەی دام وابزانم هەڵە تێگەیشت نەکە بووم باسی ماف ناکەم
باسی ئەرچی نەخۆشەکە دەکەم نەخۆشێک ئەرچی هەیە پارێزگاری دەست درێژی نەکاتە سەر مافی نەخۆشێکی تر بڵێ مەبەستم ئەوە بوو مەبەستم ماف نەبوو سوپاس پێم وایە مادەی نوێیەم ئەگەر ئەمە بین سەرجەم برگەکانی مادەی هەشتم بخوێنینەوە دەبینین هەموو برگەکان تەطبیق دەبێتن لەسەر هاوڵی نەخۆش بۆیە پێم وایە ئەم مادەیە وەکو خۆی بمێنێتەوە و هەموو ئەرکەکان کە لەسەر نەخۆشە لەسەر هاوڵیش دەبێتن چونکە مەسەلەن ئەگەر بۆ نمونایمە بینە سەر پێدانی بڕی ئەو پارەی کە دەیداتن زۆر جار نەخۆش ئاگادار نییە یان بڕی ئەو زانیاریانەی کە نەخۆشەکە هەیتی نەخۆشێکی تری هەیە یان ئەوەشی تری هەیە هاوڵەکە دەیداتن بە پزیشکە بۆیە هەموو ئەرکەکانی کە لەو خاڵانەدا هاتووە لەسەر نەخۆشە پێویستە لەسەر هاوڵیش بێ و سپاس بۆ بەڕێزت ڕووپاخان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە نوێم من پێم وایە ببێتە بڕگەیەک لە بڕگەکانی مادە هەشتم و زیاد بکرێت بە زنجیرەیەک چونکە لێرە پێم وایە لە حکومە گشتیەکان ئەو مادەیە جێ نابێتەوە بۆیە لە بەشی سێمیش دەبێت ناونیشانەکەی بگۆڕدرێ ئەرکەکانی نەخۆش و هاوڵەکەی اینجا حکومەکانی بەسەردا جێبەجێ دەبێت ڕاست وڵات دروستە لە حکومە گشتیەکان نەبێ باش دروست بەجێ کاک عوسمان سێدەری ئەیکەینە ئەوە ئەیکەینە بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پێشنیار دەکەم کە پێش پشتیوانی لەو ئەواڵانەیە یەکەم کەوا پێشنیاری ئەوان کردووە کە لا ببرێن بڕگەی ئەم مادەی نوێم بکرێ بە بڕگەیەک بەم شێوەیە سەرجەم بڕگەکانی مادەی هەشتم هاوڵی نەخۆشیش دەگرێتەوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس حەسی بەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان پێبینی خاتوور و پاک هەبوو لەوەی ئەگەر مادەی نوێم لەگەڵ حکومە گشتیەکان یەک نەگرێتەوە لە بەشی چوارەم بە مادەیەکی تایبەت بێت و سیاغەکەی بەو شێوەیەدا بڕێژرێتەوە هاوڵی نەخۆش پابەند دەبێت بە ڕێزگرتن لە یاسا و ڕێنەماییەکانی دامەزراوە تەندروستیەکان بە دەرلەو ئەرکانەی تایبەتن و دەکەونە ئەستۆی نەخۆش خۆش ئەو سیاغەیە بدەی بە لیژنەکان بێ زەحمەت دەستان خۆش مادەی دوای ئەوە بە ڕێزان لیژنەکان مادەدە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دە پێک هاتە و ئەرکەکانی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی بە پەیرەوێک ڕێک دەخرێت کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچێت دووەم لێکۆڵینەوەکانی لیژنە بە ئامادەبوونی نوێنەری داواکاری گشتی و سندیکە پەیوەندیدارەکانی ئەنجام دەدرێت سێەم لیژنە دەتوانێت بە خێراکردنی یەکلایکردنەوەی دەرئەنجامی لێکۆڵینەوە لیژنەی لاوەکی دروست بکات لە ژێر چاودێری خۆیدا بە مەرجێک ماوەی لێکۆڵینەوەی لە 6 ڕۆژ تێپەر نەکات زۆر سوپاس بەڵێ بەڕێزان کێ لەسەر مادەی دا قسەی هەیە ڕۆژان کاک زکری کاک مەلا ناسر کاک لوقمان باڵێ لێرە کەس قسە ناکە بەڕێزە کاک بەهمەن دکتۆر زانا دکتۆر ڕێبوار گولیزار خان کەسەیە نەمانووسی بێ کاک زکری ڕۆژان خان کاک لوقمان کاک مەلا ناسر دکتۆر کازم دکتۆر محێدین مژدە خان
کەسەیە کاک مسلم کاک مسلم کەسێ ناومان نەخوێنبێتەوە بەڵێ کاک زیکری فەرموو برای سەرۆکی پەرلەمان زیکری زێبواری مادەی 10 خاڵی 3 لوژنە دەتوانێت بۆ خێراکردنی یەکلایکردنەوەی دەرئەنجامی لێکۆڵینەوەی لوژنەی لاوەکی دروست بکات لە ژێر چاودێری خۆیدا بە مەرجێک ماوەی لێکۆڵینەوە لە 6 ڕۆژ تێپەر نەکرد. برای سەرۆکی پەرلەمان من پێ باشە بەم شێوەی لێ بکەن لوژنە دەتوانێت بۆ خێراکردنی یەکلایکردنەوەی دەرئەنجامی لێکۆڵینەوە لوژنەی لاوەکی دروست بکات لە ژێر چاودێری خۆیدا بە مەرجێک ماوەی لێکۆڵینەوە لە 30 ڕۆژ زیاتر تێپەر نەکرد. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک مەلا ناسر بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی دا بەرگەسیە لیژنە دەتوانێت بۆ خێراکردنی یەکلاکردنەوەی دەرەنجامی لێکۆڵینەوەی لیژنەی لاوەکی دروست بکرێت لە ژێر چاودێری خۆیدا بە مەرجێک ماوەی لێکۆڵینەوە لە 6 ڕۆژ تێپەر نەکات. بەڕاستی من لەگەڵ ئەو 6 ڕۆژانیم لەبەر ئەوەی بۆ ماوەی لێکۆڵینەوە 6 ڕۆژ زۆرە ئەگەر بکرێت بە 21 ڕۆژ زیاتر نەبێت زۆر باشترە بۆ خێراییکردنی لیژنەی لێکۆڵینەوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک بەهمەن بەناوی خی بەخشندە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی یەکەم لە مادەی داڵێ پێکاتەوە ئەرکەکانی لیژنەی لێکۆڵینەوە هەمیشە بە پەیڕێک ڕێک دەخرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. من پێم وایە ئەوە تایبەتە بە ئەنجومەنی وەزارەتی تەندروستی و دووش ئەڵێ لێکۆڵینەوەی لیژنە بە ئامادەبووی نوێنەری داواکاری گشتێ بێ بەڵام لە هەر سێ خاڵەکان نەدراوە کێ بڕیار دەدا لە کۆتاییە. ئەمە خەلەلێکە بەڕاستی ینی ئایا لیژنەکە خۆی بڕیار دەدا ئەگەر لیژنەکە خۆی بڕیار بدا ئەمە نەقسێکە بۆ یاسا چونکە ناکرێت لیژنەی تەندروستی خۆی بڕیار بدا لەسەر مەسەلەیەک کە لە کارمەندێکی خۆی بۆیە دەبێت تهدید بکرێت کە داواکاری گشتی بڕیارەدا یاوەکو دادگا لەسەر ئەوەی لیژنەی لاوەکیەکەیش بەڕاستی 6 ڕۆژ زۆرە من سیشم پێ زۆرە چکە ئەوە هەتا کۆنتر بێ زیاتر کێشەکە گەورەترە بێتەوە. خۆشمان نەزانین ئێمە لە کۆمەلگایەکیان زیاتر لە هەندێک مەناتقی ئێمە عاداتی عشاعری هەیە لەوەچێ لە ماوەی ئەو مدەت زەمانی تۆ دیاریت بۆ کردووە کابرا لە دەرەوەی مستشفە هەوڵێک بدا بە ڕێگای عشاعری شتێکی خراپ بکە بۆیە مدەتەکە کەمتر بکرێتەوە زۆر باشەوە دیاریش بکرێت کێ بڕیاری کۆتایی ئەدا لە ئەنجامی لێکۆڵینەوە. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. گولیزار خان بەسەر 4 ڕۆژان خان برای گولیزار خان مەجال دەدەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دا وەکو ئێمە دەزانین قەراری لیژنە تەوسیەیە ئیلزام نییە مولزەم نییە لەبەر ئەوە هەندی جارێ دەبینێ مەسەلەن خەتای ینی بڵێن لە کاتی نەشتەرگەری یان بڵێن دکتۆرەکە تووشی غەڵەتێکی ئەمە نەشتەرگەری دەبێ ئەمە بێعەمد ئەو بێ غەیری عەمد لەبەر ئەوە ئێمە لێرەدا دەبێ وەزیری معنی مولزەم بکەین أبي نقطيك إضافة بكين أو نقطة أويش بإحالة أوراق التحقيق إلى قاضي التحقيق إذا تعلق الفعل جرمي بقانون العقوبات وبعكسه دبي أجر نينيرة دبي تسبيبي بكات. بله سباس زور سباس. دكتور كاظم بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها ئیزافە یەک کەلیمەم هەیە بۆ ئەم بڕگەیە مادەکە لە بڕگەی دووەمە ئەگەر بکرێت لە پاڵ سندیکا پیشەیەکانە وشەی کۆمەڵەش ئیزافە بکرێت بۆ نمونە کۆمەڵەیەک هەیە داکۆکی لە مافی هەندێک نەخۆشەکە بۆ منە کۆمەڵەی کورتە باڵەکانی کوردستان هەیە کۆمەڵەی نەخۆشانی شەکرە هەیە ئەوانە یان نازانم تا چەندێک یاساییە وشەی دەستەش ئیزافە بکرێت تەنها ئەوەندە ینی وشەی کۆمەڵە بۆی کۆمەڵەکانیش مافیان هەبێ بەشدار بنەوە و دەستە دەستخۆش. بەڵێ زۆر سپاس کاکتۆر. بەڵێ دکتۆر محێدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان محێدین حەسەن سەبارەت بە بڕگەی دوو لێکۆڵینەوەی لێژنە بە ئامادەبوونی نوێنەری داواکاری گشتی و سندیکا پەیوەنددارەکان ئەنجام دەدرێت
من دەپرسم ئایا نوێنەری داواکاری گشتی و سندیکا پیشەیەکان بە سیفەتی ئەندامەتی بەشدار دەبن یاخۆت بەست بە ئامادەبوونە بۆیە من پێشنیاری من ئەوە دەکەم سیاغا بکرێتەوە و نوێنەری یعنی داواکاری گشتی وە سندیکا پەیوەنددارەکان ئەندامی ئەو هەمیشەی ئەو لێژنەیە بن. خاڵی کرد ئەوەی پەیوەندی بە بڕگەی سێوە هەیە دەرێت باس لەوەی دەکات کە بۆ خێراکردن یەکلاکردنەوەی دەرەنجامی لێکۆڵینەوەکان 6 ڕۆژی داناوە. ئەی ئەگەر خۆی لێژنەکە بیکار ڕەنگە بە 6 مانجی بوێتن. بۆیە ئەگەر لەو هەرێمەی ئێمەیان لە وڵاتی ئێمە بمانێ شتێک وەکو دەرێن دەرخۆنەی بکەین دەیدەنێ لێژنە بۆیە پێشنیاری ئەوە دەکەم داڕشنەوە بۆ ئەوە بکرێتن و من لەگەڵ ئەوەم کە لە 2 هەفتە لە مادام بۆ خێراکردنی ئەنجامەکانی لێکۆڵینەوەیە پێشنیاری ئەوە دەکەم کە لە 2 هەفتە زیاتر یاخود لە 15 ڕۆژ زیاتر نەبێ ئەنجامەکانی لێکۆڵینەوەیان لێژنە لاوەشەکانەوە زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزە. ڕۆژان خان بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆژان حەمەڕەش بۆ مادەیدا من پێشنیارەکەم خاڵی یەک ئەو پەیڕەوە بکرێت بە ڕێنمایی یەک و لەلایەن وەزارەتەوە لەلایەن وەزارەتەوە دەردەچێتەوە. خاڵی دووەم لێکۆڵینەوەکانی لیژنە هاوڕای کاک بەهمەنم بڕیاری کۆتایی کێ دەیدات پێویستە دیاری بکرێت و خاڵی سێمیش 6 ڕۆژ زۆرە بکرێت بە 30 ڕۆژ تێپەڕ نەکات. سوپاس. بەڵێ زۆر سپاس. کاک لوقمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دا خاڵی یەک پشتیوانی لە بۆچوونی کاک دکتۆر میحیدینەکەم کە نوێنەری سندیکا پەیوەنددارەکانی تێدا ئەندامی هەمیشەیی بن چونکە لە حاڵەتی ڕوودانی هەرە گەرێکدا نوێنەری سندیکا پیشەیەکان مافی بەرگریکردن یاخود ئاگاداربوون لە ئەندامەکانیان هەیە. سەبارەت بە خاڵی سێ مادام باسی خێرایی لێکۆڵینەوەکانەکە 6 ڕۆژ مدەیەکی زۆر زۆرە ئەگەر ئەمە بکرێتە نیوە کارێکی باشە. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. دکتۆر زانە ڕۆژان خان قسەیەکی هەیە دوای ئەو ببوورە. برای سروکا پارلمانی روژان ابراهیم پارلمانتارت برای رای خوددان همیشه بیشتر سر بابتی 6 روزیه بس کس بینم که این پیشگیری های کدوم کن اگر ببین رای وانجی گیر بتن بلانه پیشگیری های کدوم کن. زور سپاس. دویتر بتن گلاب پشتین گلاش لجنه یا سایت کن بیشتر رای ما جگر نکردن خواندناسیه ده. زور سپاس. بله نوال. بله سپاس. دکتۆر ڕێبوار نۆرەی ئەوە یان نۆرەی منە دکتۆرە ڕێ سەرۆکی پەرلەمان هەردووکتان بە دوای یەکا بۆ خۆتان ڕێکەون کامتان یەکەم جار بسەر فەرموو کاکزان فەرموو هەر ئێوە ماون لەگەڵ مژدە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی نۆیمە لە ئەسلی ئەو پێشنیازی یاسایی کە پێشتر لێرە نووسی بوومانەوە بەو شێوەیەی نەبوو و لە وەزارەتی تەندروستی ئەو لیژنەیە پێک بێت. ئەمە لە مادەکانی پێشتریش لە جەرسەی پێشودا باسمان لەو تێبینیە کرد. ئەدی خەڵکە گەگەر شەکوای هەبوو نەخۆشە شەکوای لە وەزارەتی تەندروستی هەبوو چێوە بچیت لە چێ شەکوای خۆی تەقدیم بکات خۆی گلەی لەوان یعنی شەکوای لەوان هەیە. بۆیە ئەمە لە ئەسلی پێشنیازی یاساکەدا باسی ئەنجومەنێکمان کردیە. ئەو ئەنجومەنە نوێنەری داواکاری گشتی و نوێنەری سندیکا پەیوەندیدارەکانی تێدا دەبی. ئەمن لەو بڕگەیان هاوڕای بەڕێز کاک دکتۆر کازمم کە ژمارەیە کۆمەڵەشمان هەیە کۆمەڵی زانستی پیشەیی پزیشکین و بە یاسا و بە تعلیماتی وەزارەتی ناوخۆشی مۆڵەت پێدراون لەوێ نوێنەریان هەبیت بەڵام دەبێت ئەمە ئەنجومەنێک بێ. لیژنە هەتاوەکو ئێستا کارەکانی سکاڵای هاوڵاتیان نەخۆشە کە سکاڵای هەیە تەقدیمی کردیە لیژنەیەکی لە بۆ تەشکیل کرایە. ئەو لیژنەیە پێشتریش باسمان کرد ڕەنگە نەخۆشەکە سکاڵای لە پەرستارەکەبی پەرستارێک بوویتەوە ئەندام لە لیژنەکە هەموو کات خەڵک لەیمان لەوەی لێ دەکات دەرێت کەس نییە پشتی نەخۆش بگری هەمویان ئەوان پشتی یەکتر دەگرن. دەبێت ئەنجومەنێکە بێت ئەم بڕیارانە بدات بەڕای من نابێت ئەمە نە لە وەزارەتی تەندروستی بێت و نە پەیڕەوەکەش وەزارەتی تەندروستی دەری بکات. خاڵی سێیەم بۆ یەکلاییکردنەوە یا خێراکردنی یەکلایکردنەوەی دەرەنجامەکان لیژنەی لاوەچی دروست بکرێت یەک فەقەڕەی بۆ زیاد بکرێت لیژنەی لاوەچی لەسەر ئاستی پارێزگا و ئیدارە سربەخۆکان دروست بکرێت بۆ کەمکردنەوەی ڕۆتین ئەمە زیاد بکەین بۆی ئەو خەڵکە کە سکاڵای هەیە هەمووی نەیەتە ناو
وەزارەت و ئەنجومەنی کە تەشکیل دەکرێت بۆ بابەتی ماوەکە پشگیری لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ماوەکەیان 6 ڕۆژەکەیان پێ زۆر بوو منیش پێم وایە 6 ڕۆژ زۆر زۆرە بۆ یەکلاییکردنەوە کێسانە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. مژدەخان ببوورە مژدەخان دەبوو تۆ ڕێبوار قسە بکە ئینجا جەناتی. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەدە خاڵی دووەم و سێەم هەسەکەم جۆرێک لە تەناقوزی تایە لە کاتی بوون بە یاسا وەکو تەشێ دەرەچێ ڕەنگە تەفسیری یاسایی ئەو کاتە جیاواز هەڵگرێ پەیوەست بە بڕگەی دووەم ئەڵە دیارە لێکۆڵینەوەکردن لەسەر هەر کەیسێک بە ئامادەبوونی نوێنەری سندیکاکان یان داواکاری گشتی بۆ نەزاهەتی لێکۆڵینەوە و دەرەنجامی لێکۆڵینەوەکە شتێکی باشە. بەڵام لە خاڵی دووەم ئەڵێ بە ئامادەبوونی نوێنەری داواکاری گشتی و سندیکاکان لێک پرۆسی لێکۆڵینەوەکە بڕێوە چێ بەڵام لە خاڵی سێم ئەڵێ لە کاتێکدا ئەگەر بۆ ئەوەی کە دەرەنجامەکان بە خێرایی دەرکەوێ لژنەی سەرەکی ئەتوانین لژنەی لاوەکی پێکبێنێ ئاماژە بەبوونی ئامادەبوونی یابوونی نوێنەری داواکاری گشتی و سندیکاکان ناکە دیارەمە خۆی لە خۆیدا جیاوازیەکە ئەکرێ دوایەوە تەفسیری یاسایی جیاواز هەڵگرێ. بۆی من پێشنیارەکەم لە خاڵی سێەمیش بە هەمان شێوەی خاڵی دووەم کە باس لە لژنەی سەرەکیەکە بە ئامادەبوونی نوێنەری داواکاری گشتی و سندیکاکان لە خاڵی سێمیش ئیزافە بکرێ واتە بوونی نوێنەری سندیکاکان و داواکاری گشتی لە خاڵی سێمیش ئیزافە بکرێ بۆی تەفسیری یاسایی جیاواز هەڵ نەگرێ. درست بەجێیە. مژدەخان فەرمو کاکتۆر سەباح دیارە ڕوونکردنەوەیکی هەیە دوایی جەنات. بەڵێ کاکتۆر مایکەکە کەرەمکەی مایکەکە پێکەی بەرلەمان بەڵێ ئەو لیژنەکە باسمان کردووە بەڕاستی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی کە باسمان کردووە عید بە وەزارەتی تەندروستی نییە بە عیدی بە ئەنجومەنی وەزیران دەردەکەت نە وەزارەتی تەندروستی. ئەوە یەک. دووەم بەڕاستی هیچ ئیتارێکمان تهدید نەکردووە کە بەو شێوە بیت ئەوە نەبیت ینی لەو پێشنیاز یاسایە. بەس سوپاسی هەر ئەندامێکی دەکەن کە بیر و بچوونی بوو دەوڵەمەندکردنی ئەو یاسا بکات ئەوە من خۆمیش بەڕاستی شخصی لەگەر ئەومە سندیکا و کۆمەلای پەیوەندیدارەکان ئەنجام بترێت لە فەقەرەی دووەم ئەوەش ئیزافە بکرێت چونکی بەڕاستی زۆر سوپاسی دکتۆر کازم دەکەم کە ئەو اختراحی کرد چونکی زۆر کۆمەلەشمان هەیە. ئەوە وەکوتر سوپاسی هەموو ئەندامانی پەرلەمان دەکەم بۆ دەوڵەمەندکردنی ئەم یاسا. بەڵێ سوپاس بۆ جەنابیشت. مژدەخان ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیمە بوو لەسەر خاڵی یەکەم کە ڵێ پێکاتی ئەرکانی لیژنەی لێکۆڵینەوە هەمیشەی بە پەیڕۆیەک ڕێک دەخرێت لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچێت. بابەتەکە ئەرکو مافی نەخۆشە یعنی بۆچی مختەز نەبێ بە لیژنەی تەندروستی یاخود وەزارەتی تەندروستی. لە بڕگەی دووەمیش تێبینیم لەسەر پشتیوانەی قسەکانی دکتۆر کازمەوە بەڕێزانی کە دەکەم کە وشەی ئەو کۆمەڵا و ئەوانەی کە داکۆکی لە مافی چینێک دەکەن کۆمەڵەیەک دەکەن ئەوەی بۆ زیاد بکرێ. و لە بەرگەی سێم داوا لە لیژنەی تەندروستی دەکەم ئەگەر ڕوونکردنەوەیەک بدەن نووسرا لیژنە دەتوانێت بۆ خێراکردنی یەکلایەکردنەوەی دەرەنجامی لێکۆڵینەوە لیژنەی لاواکی دروست بکە بۆ خۆی لیژنە کۆمەڵێک ڕۆتینیاتی تێدایە. ئەو لیژنەیەکی تر ڕاستپێری و ماوەکەی 16 ڕۆژ بێ ئەوە هەر حساب کە قەزیەکەت بیر دەچێتەوە. پێشنیاز دەکەم ئەو لیژنەی تێدا نەبێ ئەوەی دووەم و ئەو ماوەی 16 ڕۆژە بکرێ بە 20 ڕۆژ. سپاس. بەڵێ سپاس. بەڵێ کاکتۆر سەباح پێشا دەستی بەرزکردەوە دوای کاک عەباس. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی کە ئەو لیژنەی لاوەکی باسمان کردووە زیادمان کردووە لەبەر ئەوە بۆ خێراکردنی ئیشی لیژنەکە کە زۆرترین وەخت یعنی ئەو وەخت ینی ئەنجامەکە دەست پێ بکرێت. بەس منیش لەگەر ئەوەمە کە لە 6 ڕۆژ کێمتر بکرێت بۆ مانگێک باشترە. ئەوە ڕێی وەزارەتە ناگی لیژنەیەمەیە. زۆر سوپاسان دەکەم هەم دەویست. سپاس بۆ بەڕێز کاک عەباس. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پێکهێنانی لیژنەکە خۆی نارە لیژنەکە
ئەنجومەنی وەزیران پێچی دێنێ یان وەزارەتی تەندروستی ڕاستە وەزارەتی تەندروستی پەیوەنددارە بەم بابەتەوە بەڵام دەرێت پێکهاتە و ئەرکەکانی یعنی لیژنەکە بە پێڕێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕێک دەخرێت ئەو کاتە ئەنجومەنی وەزیران کە ڕێکخرا چۆنی لیژنەکە پێک دێ لە چێ پێک دێت چۆنی پێک دێ لەوێ دیاری دەکرێت ئەمە نیانی لیژنەکە پێک بێ پەیڕەوەکە لەوێ دیاری دەکرێت سوپاس بەڵێ سوپاس بۆ بەڕێز کاکزانە نقطەی نظامیت هەیە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی لەو فەقەرەیە تێپەڕ نەبین مە بۆیە باسمان کرد ئەها لە وشەی یەکەمدا لە بڕگەی یەک دەرێت لە وەزارەتی تەندروستی کەواتەوە یەکلای کردەوە دەبی ئەو لیژنەیە لە وەزارەت بی بۆیە دەبێ ئەمە چاک بکرێت زۆر سوپاس ئەوە نەماوە ئێستا بەس ئەوە نەیە پێکاتە و ئەرکەکانی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی بە پەیڕەوێک ڕێک دەخرێت کە لایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەرێت بەڕێزان با بچینە ناو سوڕەتەکەەوە بەڕێزانە لیژنە تایبەتمەندەکان دەسەڵاتی دەرکردنی پەیڕەوێک بۆ دروستکردنی لیژنەکە و ئەرکەکانی داوانە بە ئەنجومەنی وەزیران ڕەنگە ئەوان لە پەیڕەوەکە بڵێن لیژنەکە لە ناو ئەنجومەنی وەزیران نییە لیژنەکە لە ناو وەزارەتی تەندروستیە ئەمان خۆیان ینی لیژنە تایبەتمەندەکان سەلاحەتەکەیان داوە بە ئەنجومەنی وەزیران پەیڕەوێک دەرکا ئەوان لە پەیڕەوەکە بەرمەبنای ئەم قانونە بڕیارەدەن لیژنەکە لە وەزارەتی تەندروستی بێ یان لە شوێنێکی تر بێ یان هەر لە ناو ئەنجومەنی وەزیران بێ لە ڕاستیا چکە هیچ تەفاسیلێکی سەبارەت بەوەتیان نییە ئەوەی ئێستا لە بەردەستمانە قابل لە بۆی عادی سیاغی کەنەوە لەبەر ڕۆشنایی ئەو تێبینیانی کە بەڕێستان داوتانە بە شێوەیەک بێ هەم قەراری لیژنەکە وازەح بێ هەم ڕۆڵی داواکاری گشتی و سندیکاکان وازەح بێ هەم قابل بێ بۆ تەعن قەرارەکانی هەمووی قسە دەکەی فەرن بەڕێز سەرۆکی پارلەمان حەزکەم ئیشارەت دوو تێبینیاو بدەم بۆچی سەر ئەنجومەنی وەزیران ڤەیە خۆ عادەتەن ئەگەر سەر وەزارەتە تەندروستی ڤەبێت لوی وەختی درستە ئەگەر ئەندام و پێکهاتە و ئەرکێ لژنێ تەنیا ئەندامت وێ لژنێ پزیژ بن یان ئەو فەرمانبەر و کارمەند بن ئەوێ سنووری وەزارەتە تەندروستی شولتکەن دەوامێتکەن الوێرێ بووچی ئەنجومەنی وەزیران باشترش بەرک و نینەرێ دەسەڵاتێکا دژی بەشدارە دوێ لژنێدا نابێت نینەرێ داواکاری گشتی ئامادە بێت ئەت لێکۆڵینێ لژنێدا و تحقیقی بکات ئەو پەیڕاویان ئەو وەرک و دەسەڵاتش لای وەزیرێ تەندروستی و بێنە ڕسم کردن ژبەرندێ پێتڤە لە ئەنجومەنی وەزیران بێت یان ئەگەر لە ئەنجومەنی وەزیران نەبێت زۆر احتیادیە بەلێ ئامادەبوونە داواکاری گشتی پێتڤە بێتە لادان تێبینیا دوێ بەرگا دوو و بەرگە سێ وی مادەی دوو حکمێجێک جدانە چ تێکەلی و تەشابل گەلێک نینە البرگا دوێ بەحسێ لێکۆڵینەوە تحقیقیاتیەکردن البەرگا سێ بەحسێ دروستبوونا لژنەیەکە فرعیاتیەکردن ژبەرندێ وەکو یەک نینن و هیچ کێشەیەکە داڕشتنێ و یاسایی نینە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێزت بەڕێزان لە قانونی سەحی عامەی عراقی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارە مادە 94 باز لە دروستکردنی لیژنەکانەکە چۆنێتی وەرگرتنی قەراری لیژنە طبیەکانەکە ئەوەی کە بە ڕێنمایەک لەلایەن وەزیری تەندروستی و لیژنەکان دروست دەکرێت کێ بۆ تەعن لە قەرارەکانیان بدا قەرارەکانیان چۆن دەچێتە حاڵەتی بنبڕ لەبەر ڕۆشنایی هەموو تێبینیەکانتان و لەبەر ڕۆشنایی ئەو مادەیەش تەنها مادەکە پێویستی بە عادی سیاغەیە بەڵێ کاک موسلیم ماوە لەگەڵ کاک نزار کاک موسلیم بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی من تێبینیەکانم وتران قسەکەم لەسەر بەرگەی دوو بوو کە ئایا لێژنە بە ئامادەبوو نوێنەری داواکاری گشتی و سەندیکا پەیوەنددارەکان بە سیفەتێک بەشدارن وەک برای بەڕێزمان باسی کرد کام بەڕێز کاکزانا و کاک بەهمەن و خاڵی سێمیش پێم وایە بەڕاستی مەتاتیە زۆر لێژنە خۆی کە معنیە بە چارەسەرکردن و یەکلاکردنەوەی قەزیەکە لێژنەیەکی لاوەکی دروست بکاوە ماوەشی 60 ڕۆژ بێ پێم وابی ماوەکەی کورد بکرێتەوە جا 15 ڕۆژ بێ یا 20 ڕۆژ بێ زۆر سپاس کاک نزار فەرموون بەناوی خدای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دا لە خاڵی دوو کە باس لە سەندیگا و کۆمەڵەکان دەکرێت و سەبارەت بە خاڵی سێم بۆ ماوەی لێکۆڵینەوە هاوڕای هەواڵانم کە 6 ڕۆژەکە زۆرە پشتگیری لە هەواڵانم دەکەم سەبارەت بەکەمکردنەوەی ئەو ماوەی کە دیاری کراوە سوپاس بەڵێ سپاس بۆ بەڕێزت لیژنەکان هیچ قسەتان نییە بۆ جوابی بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆی چینە مادەیەکی تر بەڵێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 11
پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەت و لایەنە پەیوەنددارەکانی حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. بەڕێزان کێ قسەی هەیە لەسەر و مادەیە کاکمەم بەڵێ بەس کاکمەم فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لەناو ئەم یاسایە ئەم پێشنیازە یاسایە لە مادەی یەکەم یا هیچ پێناسەیەک نییە بۆ لایەنە پەیوەندیدارەکان چێ و ئەنجومەنی وەزیران و لە جگەلەوە لە مادەی دوانزەیەمە وەزیر ڕێنمایی دەرەکا کە وەزیری تەندروستیە پێشتر باز لەوەکە کە پەیڕەوێک ئەنجومەنی وەزیران دەرێکات تەواو ئەنجومەنی وەزیران پەیڕەوەکە دەرەکا و ئیشەکە تەسلیمی وەزارەتی تەندروستیە کرێ بۆیە من پێشنیازەکەم پێویستە لەسەر وەزارەت کە لە پێواتە وەزاری تەندروستی حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکات شتێکە صرف ڕەبتی بەچێوەیە وەزارەتی تەندروستیەوەیە لایەنی پەیوەندیداری ناوی ئەنجومەنیشی ناوێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڵام هەر یاسایەکە لە پەرلەمانی کوردستان دەرەچێ ئەنجومەنی وەزیران پابەندەکا بە دەرچوونی یعنی بە جێبەجێکردنی یاساکە و تعریفی وەزیر و وەزارەتیش و دامەزراوی تەندروستی وەزیریش و وەزارەتیش کراوە بەڵام ئەنجومەنی وەزیران نەکراوە بەتەنها ئەنجومەنی دروستە ئەتوانین بەڵێ ئەبێ يعني ئەو پەیڕەوەکە دەرەکە ئەسڵەن التیزامی ئەنجومەنی وەزیران بە واضحی هەیە نەک هەر پەیڕەوەکە لە مادەکانی تریش بەڵێ مادەی دوای ئەوە بەڕێزان مادەی دوانزە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوازدە وەزیر بۆ هەیە ڕێنەمایی بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. بەڕێزان کێ قسەی هەیە دکتۆر محێدین کاکمەم ڕووپاخان بەڵێ کاکتۆر محێدین فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان محێدین حەسەن وەزیر بۆی هەیە یعنی کەواتە بۆی هەیە دەریکا یاخود بۆی دەرینەکە بۆی پێم وایە دەبێت بیگۆڕن سیاغەکەی بۆ ئەوەی لەسەر وەزیری تەندروستی ڕێنما بۆ ئاسانکردنی جێبەجێکردنی حکومەکانی ئەم سار ڕێنمایی تایبەت دەربکات. بەڵێ هەردووچانە بێ دەتوانی سەلاحەتەکە جیاوازی بێ ئەتوانی وجوبیش بێ بەڵێ ڕووپاخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام منیش هەمان تێبینم هەیە بەس سیاغەکەی بۆ جۆرە بێ وەزیری پەیوەندیدار ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەربکات. آخر وەزیری پەیوەندیدار نابێ وەزیرمان تعریف کردووە لە مادەی وەزیری تەندروستی چونکە بۆی هەیە کافیە جوان نییە ئەنی لە ناو مادەکە بڵێ بۆی هەیە بەڵێ دەتوانێت وشەی دەتوانێت ئەگەر بە جیاوازی ڕۆی کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیازەکەم ئەم مادەی هەرلا ببرێت لەبەرەوەی لە مادەی دەخاڵی یەکەمیا کە پەیڕەوەکە دەرەکرێت ئۆتۆماتیکە و پەیڕەوە وەزارەت جێبەجێەکە ئیتر هیچ کاتێک کە یاسایەک دەرەکرێت ئەگەر پەیڕەوێکی دەرکرد ڕێنمایی دەرناکەی هەندێک یاسایە وەکو یاسای بۆن منە ڕۆژنامەگەری ئەڵێ ڕێنمایی پێویستی بۆ دەرەکرێت ناڵێ پێر مادام پەیڕەوەکە دەرکراوە ڕێنمایەکەی ناوێت بۆیە پێشنیازەکە مادەی 12 هەڵبگیرێت لە پەیڕەوەکە هەیە و وەزارەتیش جێبەجێەکە و سپاس. بەڵێ پەیڕەوەکە بە تەنها بۆ لیژنەی لێکۆڵینەوەیە بۆ مادەکانی تری قانونەکە نییە و هیچ شتێکیش ڕێگر نییە لەوەی لە عینەن کاتا پەیڕەویش دەرچێ و ڕێنماییش دەرچێ بۆ نمونە یاسای چاکسازی پەیڕەویشی پێ دەرچوو ڕێنماییشی پێ دەرچووە کەس ئەرکی خۆی جیاوازە. بەڵێ مادەی سیانزە کاک دکتۆر کەرەمکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێزدە کاربەیز دەقەشی یاسایی یان بڕیارێکی ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکرێت. بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە مادەی چواردە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چواردە ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقەعی کوردستان جێبەجێ دەکرێت. بەڕێزان کێ قسەی هەیە کاکمەم فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەقائع نییە وەقایع. ڕاست سپاس. بەڵێ سپاس هۆیەکانی دەرچواندن. بەڕێز سەرۆکە پەرلەمانی ڕۆژان ئیبراهیم هویەکانی دەرچواندن لە زونگەی بنەماکانی مافی مرۆڤ بۆ پاراستنی مافی نەخۆش و دیارکردنی ئەرکەکانی و لە پێناو فراهەمکردنی پێویستیە تەندروستیەکانی جەستە و عەقل و دەڕوونی تاک و کوی دانیشتوانی هەرێمی کوردستان و کاراکردنی ڕولی حکوومەت و دامەزراوە تەندروستیەکان لە چاودێریکردن و گەشەپێدانی گیانی بەرپرسیارەتی کە بە شێوەیەک لەگەڵ ڕەوتی سەردەم و پێشکەوتنی زانستی پزیشکی هاوچەرخدا بگونجێت ئەم یاسا دەرچوێنرا. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان کێ قسەی هەیە لەسەر بەڵێ هۆیەکانی دەرچواندن دکتۆر ڕێبوار و حەسیبەخان.
ڕوپاخان بەدرێخان دکتۆر ئیسماعیل بەڵێ کاکتۆ ڕێبوار بەڕێ سەرۆکی پەرلەمان لە دەستپێکی بڵێن دەقی هۆیەکانی دەرچواندن هاتووە لە سۆنگەی بنەماکانی مافی مرۆڤ ئەم ڕستەیە لە ڕووی زمانەوانی و واتادار نییە بە عەرەبیەکەیە کە دەبێتە من منطەلق حقوق الئینسان وشەیەکی نوقسانە بێ بۆ ئیزافەکەین ئەویش ئەوەیە بکرێتە لە سۆنگەی ڕێزگرتن لە بنەماکانی مافی مرۆڤ و تەواو بکرێت سپاس سپاس بۆ جەنابەت حەسی بەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن ڕەبتی بە کۆی کۆکراوەی تەواوی ئەو مادانەیە کە لە نێو ماف و ئەرکی نەخۆش هاتون لە ناو یاساکەدا بەڵام زۆر کێماسی لە ڕووی ئامرازەکانی لێکدراوەوە لە نێو یاساکە هەن بۆیە پێشنیاری ئەوکە بۆ نمونە لێرە کە باس لەوە کرایە لە پێناو فەراهەمکردنی پێویستیە تەندروستیەکانی جەستە عەقڵ و دەرونی مادەم دەرونی هەیەڵێن جەستەیی و عەقلی و دەرونی تاک و کۆی دانیشتوان مادەم باسی لە کۆی دانیشتوان کردێ پێویست لەوە ناکە باس لە تاکەکەش بکەینەوە وە کاراکردنی ڕۆلی حکوومەت و دامەزراوە تەندروستیەکان و چاودێریکردن و گەشە پێدانی گیانی بەرپرسیارەتی کە بە شێوەیەک مادەم بە شێوەیەک باسەکەین پێویستە ئەو کەیە لێرە نەبی گیانی بەرپرسیارەتی بە شێوەیەک کە لەگەڵ ڕەوتی سەردە بۆیە پێشنیاری ئەوە ئەکەم هۆیەکانی دەرچواندن بەو شێوەیە دابڕێژرێتەوە لە پێناو چەسپاندنی بنەماکانی مافی مرۆڤ بۆ پاراستنی مافی نەخۆش و دیاریکردنی ئەرکەکانی و لە پێناو فەراهەمکردنی پێویستیە تەندروستیەکانی جەستەیی و عەقلی و دەرونی کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان و بەبێ ڕەچاوکردنی هەر جیاوگێکی سیاسی کۆمەڵایەتی ڕەگەزی بۆ کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان و کاراکردنی ڕۆلی حکوومەت و دامەزراوە تەندروستیەکان لە چاودێریکردن و گەشەپێدانی گیانی بەرپرسیارەتی بە شێوەیەک کە لەگەڵ پێشکەوتنی زانستی پزیشکی هاوچەرخ بگونجێت ئەم یاسایە دەرچێنرا لەبەرچ باس لە بڵین باسم لەوەی کردیە کە مافی بەبێت جیاوازیکردن لە نێوان پێکاتە سیاسیەکان ئەگەر تەماشا بکەین لە مادەی سێم لە بڕگەی دووەم هەڤاڵان هەبوون کە باسییان لەوە کرد کە زۆر جار بە هۆکاری سیاسی جیاکاری لە نێوان نەخۆشەکان ئەکرێتن ئەگەر بێت ئەو خاڵە تەزبیت بکرێتن پێویستە لە هۆیەکانی دەرچواندنی جێگەی بکرێتەوە سوپاس بەڵێ زۆر سپاس ئەگەر بە نووسراو بهێنی بۆ لیژنە تایبەتمەندەکان حەسی بەخان دەست خۆش بێ بەڵێ ڕووپاخان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سۆنگەی بنەماکانی مافی مرۆڤ لا بردرێ وە سیاغەکەشی پشگیری لە قسەکانی حەسی بەخان دەکەم بەڵێ سپاس بەدرێخان بەنای خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم هۆیەکانی دەرچواندن بکرێت بە هۆکارە پێویستیەکان و تایدا لە هۆکارە پێویستیەکان بەڕوونی بنووسرێت کە خزمەتگوزاری تەندروستی مافێکی دەستوریە و پێویستە لەسەر حکومەت هەستێت بە دابینکردنی بە خۆڕایی بە باشترین شێوە بۆ هەموو تەمەنەکان زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر ئیسماعیل بەرێ سەرۆکە پەرلەمانی من دوو تێبینی هەبوون ئێک دا وەکو ئێک بێن مادەم ئەرکەکان جەمع هاتیە مافژی ببیتە جەمع ببیتە بۆ پاراستنی مافەکانی نەخۆش و دیارکردنی ئەرکەکانی دێ پتر گەلێکێن ئەخیرێ تێبینیادی پێتیڤە یعنی هۆکارەکان ڕەنگڤەدانە ئارمانجێت vê yasayê têdat aşkira bin diyar bin xaseten yaşamiya hêstir ev ye mukumkirina peywendiyan navbera nexweşî û çareserkerî û kadrê saxlemiye ew jî kevî telkîrê piştî vê êdiyê pizîşkî hawçerx da biguncêt û mukumkirina peywendiyan di navbera nexweşî û çareserkerî û karê saxlemiye û spas. بەڵێ سپاس بۆ بەڕێستان ئێستا بەرگەی دۆمی بەرنامەی کار تەواو بوو زۆر سپاسی لیژنەی تەندروستیەکەین بە ڕێزان لە سەرۆکاتی لیژنەی تەندروستی ئەتوانن ئیسراحەتی خۆیان وەرگرن چنەوە شوێنەکانی خۆیان
زۆر سپاس کاکتۆر. بەڵێ بەڕێزان لیژنەی قانونی فەرمونون. فەرمونون هەموو تاوەرن. استديك بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی سێمی بەرنامەی کارەکەکەین کە بریتە لە خستنە ڕوو دەنگدان لەسەر پیاچوونەوەی چەند مادە و بڕگەیەکی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکە عەقلەکان لە هەرێمی کوردستان عێراق کە بە بڕیاری ژمارە 4 ساڵی 2020 سەرۆکایەتی هەرێم گەڕەندراوەتەوە بۆ پەرلەمان بە پێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 95 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەبەرەوەی بابەتی مناقەشەکردن و دەنگدان لەسەر کۆی ئەم یاسایە بەداخراوی بووە یان بە مانایەکی تر پەخش ڕاگیراوە. ئێستا بەرمەبنای مادەی 9 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داواتان لە یەکەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە دەنگدان لەسەرم تێبینیانەش بە شێوەی ڕاگرتنی پەخش بێ با دەست بەرزکات. بەڕێز سەرۆکی پەرلەمان نوقتەی نظامی پێشەوەی بخێت دەنگدان تکایە. بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان. ئێمە لە دەنگدانین. بەڕێز ئێرە پۆلی ئێمە لە دەنگدانین. پەخش ڕادەگرین ئێستا. بەڕێز سەرۆکی پەرلەمان نەجەنابەت بەڕێوە بەڵێ بەدەنگی 55 ئەندامی پەرلەمان پەخش ڕادەگرین پەخش ڕاگرن ڕاگەیاندن. هەموو قسەکانی کاروان عەبدوڕەحمانیش لە پرۆتۆکۆڵە سڕنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەی پەیڕە و قسە بکەی ئەو پەیڕەوە بخوێنیتەوە ئەزانی لە کاتی دەنگدان قسە ناکرێ. ئێستا فەرموو قسەکەت بکە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناکری هیچ کە جەنابەت ئەو پەرلەمانەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ شەوە بێعتوبار بکەن لە کاتێکدا کە هەر مادەیەکی گرنگ هەیە ئێوە پەخش ڕابگرن هیچ مادەیەکی گرنگ نەخەن ناو بەرنامەی کارەوە ئەمەی جەنابتان دەیکەن بە تەواوی خەرقی پێڕەوە واگەر لێرە ڕێگە نەدەن قسە بکەمە لە میدیاکانەوە قسە دەکەین بۆیە کار لێ دەکەم لەمە دووە باش بڕۆ لە میدیا قسە بکە. ئێمە بابەتی قانونی مخدرات لەو لەحزەیەوە کە پرۆژە یاسا بووە کە مناقەشەمان کردووە کە دەنگمان لەسەرداوە لە هەموو قۆناغەکانیا لەبەر پاراستنی بەڕێستان لەبەرەوەی بتوانین قسەی خۆمان بکەین لەبەرەوەی بتان پارێزین لە مافیاکانی کارکردنی بواری مخدرات هەموویمان پەخشمان ڕاگرتووە. ئەمەش تەکمیلەی عینەن پرۆسەیە. دەستەی سەرۆکایەتی وە سەرۆک بە مادەی 9 بۆی هەیە پێشنیار بکە بەڕێستان دەتوانن دەنگ بدەن بۆ دەتوانن دەنگیش نەدەن. من بەڕێوەبەری پۆلیس نیم بەڵام مەسئولم لە بەرزەفتکردنی دانیشتنەکانی پەرلەمان ئەو پەیڕەوە سەلاحێتی پێداوم. دەنگدان لای بەڕێستانە پێشنیارکردنیش لای ئێمەیە. ئەم بابەتە لە بیدایەتەوە پەخشی بۆ داخراوە. هیچ کەسێک لە هیچ قۆناغەکان نەیزانیوە ئەم بابەتە چۆنچۆنی مناقەشاکرێ. ئێستا کە ئێمە هەمومان پێکەوە دەنگە دەین لەسەر مەسەلەیەکی تەکمیلی تەواوکاری پرۆسەی تەشریع
حەقی خۆمانە بە هەمان ئالیەت پەخشەکە ڕابگرین چونکە خەڵک نازانێت پێشتر ئێمە باسی